کاتتان باش ئازیزان دۆستان وا جارێکی کە بێ گەشتینەوە لە فلیم سازان و لە هەمان تەوەر بەشی چوارەمی پۆستەر و دیزاینی پۆستەر و گرافیک و لەگەلایەن هونەرمەندی شێوەکار و تەنز ئامێز و کاریکاتێریست کاکە ڕێنازگیان. ئازیزان لەم بەشەیە تەوەرێکی کەمان هەیە زۆر گرنگە، ئەویش پەیوەستە بە سینەمای ڕۆژەڵاتی ئەوروپاوە یا با بڵێن بلۆکی سۆشیالستی، جیهانی سۆشیالستی کە ئێماڵین جیهانی سۆشیالستی. من لێرە مەبەستم لەوەیان نییە کە باس لە فەلسەفەی سۆشیالستی و مارکسیزم و لینینیزم و ئەوانە بکەم و بەشان و باڵیا هەڵدەم. نەخێر، ئەوە لە لای ئێمە کورد لە لای ئێمە خەڵکێکی زۆرمان خەونیان بەو دنیایەوە ئابینی و زۆر بەشمان یعنی پێشمان خۆش ئەو ژیانە بێتە دی، ئەو ژیانە سۆشیالیە. بەڵام لە لای خەڵکی ئەوێ، لە لای هونەرمەندانی ئەوێ، چونکە لە ژیانە ڕاستەقینەکە ئەژیان گەلێک تاڵی و دەردەسەریان بەدەست دیکتاتۆریەتی سۆشیالستیەوە ئەبینی، بەدەست دیکتاتۆریەتی پرۆلیتاریەوە ئەبینی. ئیتر هەنێ لە هونەرمەندەکان زۆربەیان تووشی ئەوە بوون کە بەنا ڕاستە و خۆ هونەرێکی هێما ئامێز با بڵێن ڕەمزی یان بە جۆرێکی کە گوزارش لە تاڵی ژیانی خۆیان بکەن یا لەو ژیانە بکەن. ئیتر بۆیە زۆر لە بابەتەکانیان گەلێ جار ئەگۆڕا بۆ ئەوەی کە ژیانێکی ناسک و خۆش و جوانیان تەمەنا ئەکرد، ژیانێکی کەم. ئەمە ڕنگدانەوەیەکی زۆر گەورەی لەسەر هەموو بوارەکانی هونەریانە بوو، لەسەر مۆسیقایان، لەسەر شێوەکاریان، لەسەر بواری شانۆیان، لەسەر بواری دراما و با بڵێن فیلمی سینەماییان. بۆیە بە عام بە گشتی ئەو دەڤەرە هەر هەمویان سینەمایەکی جیاوازیان دروست بوو، لەلا دروست بوو. ئەمە بێجگە لەوەی ئەمانە ئەو وڵاتانە ڕێگێکی قوڵی مێژویان لەگەڵ هونەرا هەبووە. زۆربەی لە سەرچاوە کەلتوریەکانیانە کە ماوەتەوە، شارستانیەتەکانیانە کە ماوەتەوە لە ساڵانی پێش زاینەوە، ئەمانە ئەم وڵاتانە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە بواری هونەرە، لە بواری شانۆیەوەتانێ شانۆی گریک دیارە، دوایی گۆزراوەتەوە بۆ شانۆی ڕۆمانی و وڵاتانی تر لە پێشە لە ئەوروپا و لەو ناوچانە گەشەی کردووە بووە بە نەریت. ئەمە ئیتر بێجگەلەوەی کە لە سینەماشە ڕنگدانەوەیکی گەورەیان هەبووە. ئەمڕۆ کاکە ڕێناس باز لە تەوەرێکی کە ئەکات، لەو ئەلەم تەوەرەیە تۆزێ نزیکە نەک تۆزێک هەر پەیوەستە بە ئەو وڵاتانە و بە ئەو جیهانەوە. اینجا بۆیە حەزەکەم کاکە ڕێناس خۆی لێرەوە لەگەڵمانە بە خێراتنی بکەم و بزانین بۆ چوونەکانی چۆنە و چیمان پێڵێ. کاکە ڕێنازجان یاخوا بە خێربێی باندیەمان. زۆر سپاس کاک سەرکەوت. منیش بە خێراتنی ئەو هاوڕێیانەکەم، هیوادارم کاتێکی بەسوود بتوانین لەگەڵێکا بەسەر بەرین. ئیتر بەو هیوایی ئەو پێشەکێم نزیک بێ لە بابەتەکەتەوە، چونکە ئاگام زۆر بە تەواوی لە بابەتەکەی ئەمڕۆ نییە. دەست خۆش بێ بابەتەکە تەبەن بابەتێکی وەکو باست کرد لەسەر پۆستەری ئەوروپای، پۆستەری فیلم و پۆستەری سینەما لە ئەوروپای ڕۆژهەڵاتە. دیارە ئێمە سێ محازەرەی ترمان هەبوو دەربارەی مێژووی سەرهەڵدانی پۆستەر و ئەو تەکنیکانەی کە بەکار هاتووە و لە ئەمریکا چۆن بووە و لە وڵاتانی شەرق چۆن بووە. بابەتێکی جاری پێشوو بە تایبەتمان کرد بە پۆستەری فیلمی کوردی، فیلمە کوردیەکان لە هەر چوار پارچەی کوردستان. کەم تا زۆر ئەو فیلمە گرنگانەمان باس کرد کە لە بابەتەکانی پێشووە کە خۆیان وەکو فیلم لە جیهانی سینەما لە مێژووی سینەما فیلمی گرنگن. ئێمە پۆستەرەکانیانمان هەڵسەنگان و لەسەر ڕۆشنایی
ئەو دیزاینەی کە کراوە یان ئەو ئەدەواتانی کە بەکار هاتووە تەبیعەتی هونەرەکەمان ڕوون کردەوە. ئەجا ئێستا پێمان باش بوو لەبەری ئەم بابەتە درێژەی هەیە بابەتێکی زۆر قوڵە و منیش لە نەتیجەی گەڕان و بەحسێکی زۆرە بۆم دەرکەوت کە وا باشترە ئێمە بچینە بابەتەکان تایبەت بکەینەوە بە قوتابخانە هونەریەکانی پۆستەری سینەمایی، ئەو قوتابخانانەی کە بە درێژایی ئەم 100 ساڵەی کە سینەماتیایە دروست بووە چ کاریگەرییان هەبووە لە پێشخستن و لە بەرەو پێشبردننی هونەری سینەمایە. بۆ ئەم ئێوارەیە وامان بە باش زانی لەسەر ئەوروپای شەرقی قسە بکەین، ئەوروپای ڕۆژهەڵات، دواتر دێنە سەر وڵاتانی پۆستەر لە فەڕەنسا و لە ئیتالیا و لە ئەوروپای غەربی بە تایبەتی، پاشان دێنەوە دەگەڕینەوە بۆ شەرق، بۆ یابان، بۆ وڵاتانی پۆستەری ئەمریکا. دیارەمە زۆر باسی پۆستەراتمان کرد ئەمریکایی هۆلیوود، ئێمە محاولاکەین لە دانیشتەکانی داهاتووە کەمتر بچینەوە سەرەوە بابەتە، چونکە زۆر بابەتی گرنگ هەیە کە پێویستە بینەر و خوێندکاری کورد ئاشنابێت کە لەم جیهانێکی ئەم جیهانە فراوانەی پۆستەرا چی ئەگوزارێ و تەنها ئەوە نییە کە ئێمە ئەو فلیمانە نییە کە ئێمە لە هۆلیدیان بینین، جیهانێکی زۆر قوڵ و فراوانتر هەیە. پێم باش بوو سەرەتا بە ئەم جارە لە قوتابخانەی ئەوروپای شەرقیەوە دەست پێ بکەین. یەکێک لەو ئەگەر پێبان ئەگەر بتوانین ینی بە پێی مەجال من کۆمەڵێک ئیشم داناوە، ئەو ئیشانە توانین لەسەر ئەساسی ئەوە قسەی لەسەرکەین. بەڵێ کاکە ڕێنازیانەوە ئێستا نازانم لەسەر ئەو بەشەی پۆستەرەکەی تر دێنە سەر ئێمە سەرەتا ئەگەر بگەڕینەوە بۆ سەرهەڵدانی هونەری پۆستەر، تەبەن لەگەڵ سەرهەڵدانی هونەری پێشتر لەگەڵ شانۆیان ڕەبت بوو بە شانۆوە وتمان، دواتر کە سینەما داهات پێشتر باسمان کرد ئەو تەکنیکان و تەکنیکی لیتۆگرافوانە لە لیتۆگرافەوە دروست بوو و حەزەراتەکانی پێشوو باسمان کردووە. لە سەرەتاکانی سەدەی 20ەمە ئێمە بە ئاشنابین بە یەکێک لە قوتابخانە گرنگەکان لە پۆستەرە، ئەوش قوتابخانەی پۆلۆنیا. قوتابخانەی پۆلۆنیا قوتابخانەیەکی گرنگە لە پۆستەرە، چونکە کاریگەری زۆر گەورەی هەبووە لە تەواوی بەرەو پێشبردننی تەکنیکی پۆستەر. ئەمە پێشتر باسمان کرد پۆستەر پێش ئەوەی سەرەتا پێش ئەوەی کە بابەتێکی بازرگانی یان بابەتێکی تەبلیغی بێ، بابەتێکی هونەریە لە ڕاستیە. و قوتابخانەی پۆلۆنیا لەم بەشەی هونەریە لەلایەنە هونەریەکەەوە زۆر برێوی بەلایەنە هونەریەکە داوە. ئێمە طبعاً دیارە لە سەرەتاکان لە ساڵی ئەتوانین بڵێن لە ساڵی 1900 پێش 1900 لە سەرەتاکانی دروستبوونی پۆستەرەوە پۆلۆنیا ئەو کاتە پۆلۆنیا وڵاتێکی مەزنە لە ڕاستیە، ئەگەرچی ئێستا پێگەی لەوانەیە هێندە بەهێز نبێ، بەڵام سەردەمانێک پێگەیەکی زۆر بەهێزیە بۆ لەبەرەوەی ئەکەوێتە نێوان شەرق و غەربی ئەوروپاوە و لە شیمالی لەکەوێتە بەشی سەرەوەشی ینی لە تقریبا هەموو بەشەکانی ئەوروپا بەیەکە گەێنێ و مەساحەیەکی گەورەی هەیە لە ڕووی هەمیشە جێگەی شەڕ و هەمیشە ویستوانە هێزەکان، هێزە داگیرکارەکان، چ هێزی غەرب بوو بێت، چ هێزی ئەوروپای شەرقی بێت، چ رووسیا بوو بێت، چ ئەڵمان بوو بێت، ویستوان ئەو وڵاتە داگیرکەن لەبەری جێگە و مۆقعێکی زۆر گرنگی هەیە. بەهۆی ئەوەوە ئەبینین وڵاتێکە ئەکتیڤە و کێشمەکێشی تیا بۆ سەرچاوەی سەرهەڵدانی قوتابخانەی مەزنی هونەری بووە، چ لە مۆسیقایە مەسەلەن وەکو شۆپان و وەکو خەڵکانی مەسەلەن چ لە مەجای لە ئەدەبیاتە، لە شانۆیە، لە هونەری میعماریە. پۆلۆنیا وڵاتێک بووە کە خەڵکی بەهێزی مهمی تیا هەڵکەوتووە، بەڵام بە حکمی منتیقەکەی
هەمیشەش جێگەی شەڕ و شۆڕ بووە جەنجاڵی زۆر تێدا بووە جا ئەبینین لە سەرەکەتاکانی سەرهەڵدانی فیلم بڵین هونەری سینەمایە قوتابخانەی ینی لە پۆلۆنیاوە پۆستەری سینەمایی دروست بووە وردە وردە تەبەن گەشەی سەنگ بەرەو تەبەن لەژێر کاریگەری مەسەن لەژێر کاریگەری سێ فاکتۆری گرنگ هەبوو کە قوتابخانەی پۆلۆنیا قوتابخانەی پۆستەری پۆلۆنی ینی احتیمالی کردە سەری و برەی پێگر یەکێ لەوانە قوتابخانەی بنیادگەرایی رووسی قوتابخانەیەکە بوو ئێمە خۆمان بابزانم لە محازەرەی یەکەمە هەندێک شتیمان لەسەر قوتابخانەی بنیادگەرایی رووسیا باس کرد کە زیاتر قوتابخانەیەکی شێوەکاری و معماریە کە دوای دێنە سەری لە پۆستەری رووسیا لەژێر کاریگەری ئەو قوتابخانەی بنیادگەرایی رووسیا کاریگەریە لەسەری دەرکەوت دواتر ئێمە لە هەمان کاتە ئەبینین لە فەڕەنسا قوتابخانەیەک دروستە بە ناوی سوریالیزمی فەڕەنسی لە سەرەتاکانی سەدەی 20 ئەویش بە هەمان شێوە کاریگەریکی ڕاستەوخۆ لەسەر قوتابخانەی پۆستەری پۆلۆنی دائنێ ئەنجا دواترە بینین بەپێی تەتەووری تەکنەلۆژیا و چاپەمەنی بە تایبەتی لە ئەڵمانیایە تەکنیکێک دروستەوە کە تەکنیکی فۆتۆمۆنتاژی پێڵێن پێشتر تەبەن ئەم تەکنیکە بڵین بەرەو پێشتر چوونی فۆتۆگرافی لە هونەرە ڕەنگەداتەوە فۆتۆمۆنتاژ بەکارهێنرا ینی فۆتۆکان دەستکاریەکرێ و مۆنتاژەکرێ و وەکو لەو سەردەما ئەبێتە ژانڕێکی تایبەت بە هونەری شێوەکاری و هونەری فۆتۆگرافی ئەنی تێکەڵێکە لە فۆتۆگراف لەگەڵ شێوەکاریە ئەم فۆتۆمۆنتاژە کاریگەریشی لەسەری ئەبێت وتمان بنیادگەری و ئەنجا هاوشانی ئەوەش وردەوردە لە دوای ساڵەکانی 45 کە ئیتر پۆلۆنیا ئەبێتە سیستەمێکی سۆشیالیستی کاریگەری ڕێبازی ریالیزمی سۆشیالیستی ئەچێتە سەر ینی ئەکەوێتە سەری کەوابوو ئەم سێ قوتابخانە گرنگە هەم فۆتۆمۆنتاژی ئەڵمانی و سوریالیزمی فەڕەنسی و بنیادگەرایی رووسی ئەم سیانە زۆر گرنگن لە بەرەو پێشبردننی وەکوە ئەم سێشتە تێکەڵ بوو لە قوتابخانەی پۆستەری پۆلۆنیا دەرکەوتۆتەوە جا ئەو هونەری کە لە پۆستەرەکانە ئەبینرێت ئەبینین ڕەمز و سیمبۆلێکی زۆری تیابینێت یعنی ساگە تەماشای یەکەمین پۆستەر بکەین ژمارەیەک بە من ئەم پۆستەرانە بەشی لای ڕاستیان پۆستەری فیلمەکەیە کە هی ئۆرجیناڵەکەیە ئۆرجیناڵەکەی بۆ منە گەرم فیلمە لە ئەمریکی بێت فیلمی کابارێت ئەمریکی بێت یان فەڕەنسی بێت ئەو وەختە فیلمەکەی دەستی چەپ ئەوەی دەستی چەپ ئەوە نوسخە پۆڵۆنیەکەیەتی ئەبینین جیاوازێکی ئەرستا ئاسمان هەیە لە نێوان ئەم دوو ئینا تەنها دووشت مشتەرەکە ئەویش دەم و چاوەکان و ئەو قاچ و گۆرەوی بڵین ڕان و قاچەیە بەڵام لێرە ئاستەکەی وەکو شێوەی ئسی نازیەکان پیشاندراوە کابارێت تەبەن خۆنزای کابرێت داینەوەیەک بە ئەمریکی پێڵەن ستانداپ کۆمیدی یعنی ئەوەی کە یەک نەفەر هەڵەسێت هینەکات شۆیەک تەقدیمەکە بە شێوەیەکی کۆمیدی جا ئەم فیلمە کە یەکێک ئەم پۆستەری بڵین پۆلۆنیەکەی زۆر زۆر مەشهورە یەکێکە لەو پۆستەرانەی کە لە خوێنرێ لە قوتابخانەکانە ئەخوێنرێ لەسەر قوتابخانەی هونەری پۆستەر ئەخوێنرێت لە کاتێکا ئۆرجیناڵەکە بەو شێوەیە ناسراو نییە چکە کۆمەڵێک دەلایلی خۆی ئەیە دەلایلی هەمووەکو ڕەمز وەکو فیگەر هەمووەکو تیپۆگرافی ینی سێرەکەی جۆرێک لە گۆڕانکاریی زۆر ریشەیی کردووە
کە هیچ ڕەبتی بە پۆستەری ئۆرجیناڵەکەەوە نییە. گرنگترین سیمای قوتابخانەی پۆلۆنی ئەوەیە کە زۆر جیاواز لە ئۆرجیناڵەکە کارەکات، هونەرمەندەکە خۆی بە ئازادی خۆی دێت ئیش لەسەر ئەو کارەکات، هیچ لەسەر پۆستەرەکەکات بوون خۆی نابەسێتەوە بەو خەتە ئامەی کە چیرۆکەکە یان فیلمەکە پێشتر لەسەری ڕۆشتووە. جاگەر بە هەمان شێوە توانیم بچینە سەر نمونەی ژمارە 2. لێرە من تێبینیەکمەیە کاک ڕێنازگیان لە پۆستەری دووەمیانەوەی وەکو بڵێ 4 قاز دیارە کە هێمای نازیزیستە و نازیەکان لەو کاتەیە تەواو کۆنتترۆلی پۆلۆنیایان کردو بوو، ئیترەوە دیارە چەنەها بە هەزارها جوولەکەی پۆلۆنی و ئیتر خەڵکەکە چەند هەزاریان کێشتو بوو بەدەست نازیەکانەوە. لێرە ئەو بەو 4 قاچە هێماکەی پێشان ناوە، بەڵام بوونی سەرەکە لە ناوەڕاستە و هاوارێکە، یعنی ئەگەر کۆی کەینەوە وەک بڵێ بێزاریەکی گەورە هەیە لە دەست ئەو ڕژێمە نازیستەی کە هەیە. ئەمە لەوەیانە ئاوا دیارە. اینجا ئەمان زۆربەی ئیشەکانیان بەوە مەشهورە گەنگەشەیەکی هزریەکەن، یعنی بە عەرەبیەکەی ئێمە زۆر جاروتمانە مخاتەبەی فکری بینەرەکەن وەرگرەکەن. اینجا من لێرە ئەمە وا ئەبینمەوە، ئیتر نازانم پاشەکەی دەچین بۆ بابەتی قسەکەت تەواوە. من ێستاویستم نەمیز لەسەر هەمووی شتەکان هەمووی لەما باسەوە بچین شتەکانی تر. بالفعل یەکێک لە سیفاتەکانی قوتابخانەی پۆلۆنی ئەوەیە ئەمان زیاتر کار لەسەر بوعدی فیکریەکەن، تەنانەت ڕەنگ، فیگۆر، تەرکیبەی هەموو ئەو ئامرازەکانی ناو پۆستەرەکە بە هەمووی تێکرا کار لە چیەکە کار لەسەر ئەو بنەما فیکریانەکە. لە کاتێکە پۆستەرەکانی تر، پۆستەری وڵاتانی تر زیاتر پۆستەرە ئەمریکیەکان یان پۆستەری ئەوروپای غەربی بە حکمەوەی سیستمی وڵاتەکە نەوەیەکی تر کرانەوەی پێوە دیارە و کرانی زیاتر جۆرێک لە ئازادیەک هەیە کە کەسەکە هونەرمەندەکە دەسیاتێ، زیاتر ئیش لەسەر بوعدی جەمالی، بوعدی جوانکاری و بوعدی حسی کارەکەکەن، کەمتر قوڵە بنەوە بۆ ناوەرۆک و ناواخن و بڵێن بوعدە فیکریەکە. لێرە زۆر بە جوانی هەمووی ینی ئەبینی هەمووی پۆستەرێکی مەدرسەی پۆلۆنی تابلۆیەکی تعبیریە، تابلۆیەکی ڕەمزیە، کۆمەڵێک ڕەمزی تیا، ینی تۆ توانی وەکو تابلۆیەک تەماشای بکەیت، ئەسەن پێویست ناکات تۆ بۆ بزانی ئەمە فیلمە، ینی وە بزانی ئەمە تابلۆ ئەمە پۆستەری فیلمە. لە کاتێکا پۆستەرەکانی وڵاتانی غەرب زیاتر بوعدی جەمالی ڕووکەش و بوعدی تیجاری و بوعدی تەبلیغاتیە بینن. جا ئەتوانین ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمەی ئەو ئینە تاریخی ئەو مەرحلە تاریخی کە ئەوروپای شەرقی پیاتیە پەڕیوە. ئەوروپای شەرقی لەلایەکەوە لەژێر سەرکوت و ئیستیبدادێکی سیاسیا بووە. ئەو ڕژێمانەی کە ڕژێمی ئەوروپای بلۆکی شەرق کان پێوە بلۆکی سۆشیالیستی ڕژێمی تۆتالیتار بوون، کۆمەڵی خەت و ینی کۆمەڵی خەتی هێڵی سووریان هەبوو و نابێت لەو خەتە دەربچێت. بەڵام لە هەمان کاتە ئەو جۆرە دیکتاتۆرەتی ئەوروپای شەرقی دیکتاتۆرێتێکی با بڵێن گەمژەی و بێ ئاگایانەی وەکو وڵاتانی لای خۆمان نەبووە. ینی تۆ وەکوی کە هیچ ئازادیەکی شینیە، ئازادی ئەوە شینیە بیر بکەیتەوە. لێرە مەجای ئەوە پێ بە ئازادانە تۆ بتانی ڕەمز هەڵبژێری. لە ئەوروپای شەرقیا ئەوە هەبووە. لە ئەوروپای شەرقیا تۆ باگراوندێکی سەقافی گەورە و هەبوو ئیشی لەسەر کردووە. ینی وڵاتێک بووە، وڵاتانی ئەوروپای شەرقی بە حکمەوەی کە مێژوویەکی شارستانی تازە ویان ناڵم دێرین، چکە دێرین کاریگەریکی ئەوگەی نامێت، چکە لە وڵاتانی ئەمە کە شارستانی دێرینمان نەبوو، بەڵام هیچ کاریگەریکی لەسەر
ئێستا نییە بە حکمەوەی ئەوان شارستانێتەکەیان یان ئەو دەرس و پەنجیان لەگەڵ دنیای مۆدرنی تازا گەرم کردووە و ئیشیان لەسەر کردووە ئەو ڕژێمە ئیستیبدادیانە نەیانتوانیوە بە شێوەیەک بتوان کۆنتترۆلیانکەن و ئەو خیتابی حتا خیتابی مەدرسەی سۆشیالیستی خیتابێکی فکریە بۆ خۆی یعنی ئەوە نییە بڵێ تۆ لە مەدرسەی سۆشیالیستی خۆی ئیستیبداد و دیکتاتۆرێتێکی بڵین تۆتالیتاری بەسەر کۆمەلگا فەرز کردووە بەڵام چەنەها ئینجازاتی داهێنانی علمی داهێنانی فکری هێناوەتە کایەوە یعنی لەگە خۆیان لەبەرە تۆ لە ناو ئەو سیستەما ئەوتوانی ئیبداعکەی بەڵام ئیبداعەکە حقەت و هینی خۆی هەبوو ئەوە جایە تەقەنەوە دیارە خەتی سوودی بۆ ڕاکێشەوە بەڵام هەر لە ناو ئەو عالەمەی خۆیان لەو جوغرافیایی خۆیان ئەوان توانیوان ئیبداعی خۆیکەن لەبەرەوە ئەبینین هونەری هەموو هونەرەکان هونەری مۆسیقا هونەری شانۆ هونەرەکانی سینەمای ئەوروپای شەرقی هیچی کەمتر نییە لە بەشەکانی تری دنیا بەو هەموو ئیستیدادەش کەتیایەتی بەعکسەوە لە زۆر شتا توانیوانە ئەوان لە ڕووی هونەری و لە ڕووی تەکنیک و لە ڕووی لایانی فکریەوە هەنگاوی زۆر گەورە بنێن چونکە ئەوان ئیستیفادیان لە چی کردووە لەوەی کە ئەو جەوە ئیستیبدادیان کردووە بە دۆزینەوەی پانتاییشی فراوانتر بۆەوەی بتوانن لەڕێ لەڕێ ئەو ئیستیبدادەوە قوڵ بنەوە لە ناو خۆیانە لە ناو کەلتوری خۆیانە لە ناو داهێنانی فەردی خۆیانە چکەمانە هەمووی داهێنانی فەردین لە ڕاستیە زۆر جار ئەو دابڕانە کولتوریە کە لە وڵاتانی ئەوروپای شەرقیاکە بینین ئیبداعاتی گەورەی ئینتاج کردووە جاوە ئێمە لە پۆستەرەکانە زۆر جوان ئەیبینین کە پۆستەری ئەوروپای شەرقی یا پۆستەری پۆڵۆنیا بەتایبەتی لە پۆستەری هیچ وڵاتێکی تر ناچێت و خاڵێک سەرنج خەمە سەر خاڵێک لەسەرم تەوەرەکە لەسەر ئەم بەشەی کە ئێستا باسە کرد گەلێ جار فلیم سازانی ئێمە شانۆکارانی ئێمە هونەرمەندان بەگشتی ڕۆشنبیران ئەڵێن پێش ڕاپەڕینی 91 ئێمە هونەرێکی کەمان هەبووە ئەمە بۆ لەبەرەوەی تۆ لەو کاتێ ئێمە لە بەرگریا بووین اینجا بەرگری و ڕژێمە ئستبدادیەکەی سەدام ئەو سانسۆری کە خست بۆ سەرەوە تەنانەت وشەکان تەنانەت لە دێڕەکانە تەنانەت لە هێماکانی هێڵکاری و ئیتر لە فیلم و لە شانۆ لە هەموو بوارەکانە ئەمە وای کردبوو ئێمە پەنا بەرینە بەر جوانکاریەکیکەی هێماسازی یعنی ڕەمزی لە هەموو و ئەم ڕوحی بەرگریە وای کردبوو هونەرێکی جوان و پاک و پوخت دروست بوو گەندەڵەکان لەو کاتێ وجودیان نەبوو ڕاستە وایە سە تو حتا سەیری فیلمی سینەمای ئێرانی بکە سینەمای ئێرانی بەو هەموو ئیستیبدادەکە لە سەرەتی لەسەر مستەوای جیهان دەوری هەیە یعنی لەسەر مستەوای جیهان هینی هەیە بەڵام سینەمای ئێرانی لە زمانی شایە تەماشاکە سینەمایەکی زۆر ڕەکیک تیجاری وەکو فیلمی هندی و فیلمی میسری و فیلمی تورکیەکانی ئەو سەردەمە بووە ینی ئەو تا ئێستا تۆ سەیری هەر فیلمی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان کە لەگەڵ باشوورە هەر زۆر زۆریان فەرقە ڕاستە ئەوان خاوەنی دۆزن خاوەنی جارێک جانی بەرگری و دڵسۆزی و خۆشەویستین بەڵام لەلای ئێمە ئەو جانەنەتەوەیە کوژراوە ئەوە زۆری بۆیە گۆڕانکاریەکی زۆر گەورە دروست بوو بەڵێ گۆڕێ هەدەفەکە کا بە قسەکەی تۆ زۆر تەواو هەدەفەکە بێ بە هەدەفێکی تر ئەبێتە هەدەفی تیجاری ئەبێتە هەدەفی ناوبانگێکی پوچ لە کاتێکە وڵاتەکانی کە لەژێر سیستمێکی استیبدادیان هەدەفی گەورەتریان هەیە گەڕانە بە شوێن ئازادیە لەو پانتاییە سەرکوتەکەمەی کە هەیە جا ئەمانیش ئەگەر بینەوە سەر پۆڵۆنیاش بە هەمان شێوە سیستمێکە یان لە وڵاتانی ئەوروپای شەرقیە لە بەلژیک لە چیکۆسلۆڤاکیا کە ڕاپەڕینی چیکۆسلۆڤاکیا ڕوەیە کە پێڵەن بەهاری پراگ لە 1960 ینی هەستەکەی ئەو هونەری ئەوان هونەرێکە هاوارەکات ئازادیە بۆ بە شوێن ئەوە ئەگەڕێت ینی ئەو فیلمێکە پۆستەری فیلمێکە لە ئەمریکاوە هاتووە فیلمەکە
ئەم دێت ئەو پۆستەرە و مناسبەتێک بەکارهێنێ بۆ تعبیرکردن لە کێشەکانی خۆی حەزەکەی با بچینە سەر کۆمەڵێک نمونە باسکەین با زۆر تیۆری نەبێت مەسەن لێرە چاینا تاون فیلمێکی ئاسایی پێم وایە هەم نازانم ئەگەر بینی بێت فیلمێکی ئەوەیە جاک نیکڵسۆنی تایە فیلمێکە ینی ئەگەر لێکی بینەوە ئەگەر تەمەشایەکەین وەکو پۆستەر تەبعەن وەکو تەماشایەکەین شخصیاتێکی تایە و کۆمەڵێک هینی تایە کۆمەڵێک فەنتازی تایە لە پۆستەری تەبەن لای ڕاستە ئەوەی کە پۆستەرە ئۆرجیناڵەکە فیگۆرەکان وازەحن شتەکان وازەحن ئەزانی باسی کەسێکەکە باسی شتێکەکە وەڵحاصل کۆمەڵێک فۆنتی بەکارهانیەوە فۆنتی کە نزیک بێت لە فۆنت کە وەبزانێت لە شکلی حروفی چینی بچێت بەڵام کەینە ئەمەی ئەملا زۆر جیاوازە هیچ ڕەبتی بەوە نییە دۆلاری ئەمریکی تایە سووتانی تایە یعنی دامانێنێ بە دیارەوە ئێسەش من لێکم بیرەکەمەوە ئەبێ ئەمە چی بێت تا ئێستا من بۆم دەرنەکەوت لە ساسە لە کاتێکا مەسەلەن ئەوەی کە گرنگە تێک سوشتەکانی خۆی هاتووە بەڵام فیگۆرێکی یاوی نەتێتر داینیشانی وەکو لەوحەیەک وەکو تابلۆی هونەریمە تەماشایەکەین وبلی ینی کە زۆر زۆر جیاوازە لەویتر مەسەنگە بچینە ژمارە سێ لە ژمارە سێە وەکووتمان لای ڕاست ئۆرجیناڵەکەیە میدنایت کاوبۆی پۆستەرێکی هینە پۆستەرێکی بڵین فۆتۆیە فۆتۆی تا بەکار هاتووە و یەک سێن مەشهدی هێناوە و مەشهدەکەی کردووە بە بڵین ئینی فۆتۆکە ینی بکرێتی بە پۆستەرەکە بەڵام کەینە سەر پۆستەرە پۆلۆنیەکە کۆمەڵە پرسیارمان لای دروستەکات کۆمەڵە پرسیار کاوبۆیمان پیشانەیە نیوە شۆمان پیشانەیە ئەگە تەماشای لێوەکەی بکەین ئیرۆتیکمان پیشانەیە جگەلەوەی بێ ئەوەی ئێمە دەموچای فیگورەکە ببینین ئەزانین بە قوڵی تەماشای شتێکەکات ئەمان با بۆ شوێنێک جگەلەوەی سێری ئەم ڕەنگە ئەم کۆنتراستە سەیرەی ئەم شینە ئەم شینی کۆبڵت ئەم شینەی کە بەکاری هێناوە لەگەڵ یانە بینین تەنها دوو ڕنگ بەکار هاتووە لەگەڵ ڕەش و سپیا کەمێکێکە لە سیفاتەکانی سیماتە ئەساسیەکانی پۆستەری پۆلۆنی مەدرسەی پۆلۆنی کە ڕەنکەم بەکارهێنێ بەڵام تەرکیزەکاتە سەر ڕەمز و بڵین دەلالاتی ڕەمزی پۆستەرەکەش لە ساڵی 1970 دروست کراوە بڵین فیلمەکە خۆی لە 60ەکە ئاخیری 60ەکانە بووە بەڵام تا ئەگاتە ئەو وڵاتە و تەمەن ئەو وڵاتانە بۆیە تەرجمە بکرێ سانسۆری خرایە سەر لەگەڵەوەیشە تەمەن فیلمەکان ئەوە نەبوو بە سەوت تەرجمە بکرێ و سەبتایتڵی بۆ دابنرێ بە دەنگ تەرجمە ئاکرا بە شێوەی نەرەتیف زۆر جاریش لە جاتیەوەی کە وەکو ێستا نەبوو کە بڵین ممەسیلەکان دابنرێ یەک کەس هەڵەسا بە نەرەتیف هەموو یەخوێنەوە لەبەر بە ئارزوی خۆیان سانسۆریان خستە سەر زیرەکی و ئازایەتی ئەم هونەرمەندانە پۆستەر مەیکەرەکان ئەوەیە کە هەوڵێن تعویزی ئەو سانسۆرە بنەوە لە ڕێی پۆستەرەکانەوە جا ئەتوانین ئێمە کۆمەڵێ کاری تریشتە بە هەمان شێوە تەماشا بکەین مەسەنەگە بچینە ژمارە 4 ینی هەر عەجایب بەمێنی ئێمە ئەوەتەی ستار وۆرزە بینین بە هەموو بەشەکانی و بە پۆستەرەکانیەوە ئەم فیگورانە لە بەرچاومانەیە ئەو فیگورەی لای دەستی چەپ ئەوم بە پێچوانەوە دامنەوە بە هەڵە دامنا لە ڕاستیا بۆە لای ڕز وایە الحاصل فیگورەکان معلومە کەسەکان ئەکشنی تێدا بینرێ و بڵین ئەو بیلینگ بلۆگەکەی ژێرەوە کەوتمان ناوی تێکست و ناوی ممەسیل و مخرج شتەکانی تێدایە کەینە سەر ئەمە بەشەی تر بەشە
پۆڵۆنیکا بەشە بڵین ئەمە رووسەکەی ئەمە ڕوس لە ڕاستیامەی نەگەی رووسیا ئەمە پەڕیوە تێرەوە بەرحاڵ ئەوی ژەمان شتە سێرەکەی تەکنیکێکی زۆر جیاواز بە فەنتازی خۆی دوور لە هەموو ڕاکێشانێکی بەسەری ئەوێت بۆ خۆی داستانێکی ترمان بۆ شەرحکان جا ئەمە ئەوەی کە من تێبینیم کردووە ڕەنگە لای زۆر کەسیش بە هەمان شێوە وابێت کە ئەوەندەی شکڵ ویان فیگور کاریگەری لەسەر زیهنی و زاکیرەی مرۆڤ بەجێهێڵێ ڕەنگە ئەوەندە تێکست یان دەنگ یان خیتابی مباشر بەو شێوە بەجێ نەهێڵێ چونکە فیگور بە هێواشی ئەڕواتە ناو زیهنی مرۆڤەوە و ئەو فیگورە جێگەیەکی فراوانتر داگیرەکان لە زیهنی بینەرە ئەمانش بۆیە تەرکیزەکەنە سەر ئەوەی کە فیگورەکە کۆمەڵێک دەلالاتی بەهێز بات یعنی ئێمە لە ستاروەرزی ئەمریکیەکە نازانین سێری کامیانکەین سێری فیگەرەکانی دواوەکەین پێشەوە بکەین تقریبا ئەوروژین بەڵام کەینە سەر رووسەکە یەکسەر سێری چاوی ئەو کائینە ئەو ڕۆبۆتاکەین یەکسەر ڕامانە کێشی ئەو ڕووناکیانی دەوروپشتی ئەو ڕەمزانی دەوروپشتی ئەنی هەستەکەی ئەوەی ئەمریکیەکە کەسێکە کۆمەڵی فۆتۆی لە یەکیاوە و ئیشێکی تیجاریە کات ئیشێکی بازاڕی بۆ بازار بەڵام رووسەکە لایەنێکی ئەوێت جمهورێکی ڕۆشنبیر بۆ ڕۆشنبیری سینەمایی بە ڕۆشنبیری سینەمایی لە یەکەم لەحزەی بینینی فیلمەکەەوە لە پۆستەرەکەەوە بە قوڵی ئەم فیلمە تەسبیتکە لە زیهنی بینەرە دوای بچینە دانەیەکی تر ژمارە 5 طبعاً سیرەکەین ئێمە لێرە گۆتفادەرمانەیە گۆتفادەر چەند بەشێکی هەیە ئەمە باشی من بەشی دووەمەکەی بەشی تەمان گۆتفادەر ئێمە زۆربەی ئەم لۆگۆیە بین نەگەل لۆگۆکە هاکەوەی دەستێکە وەکو ماریۆنێتێکە ئاو بە دەستیەوە گرتووە ئەمە لۆگۆی گۆتفادەرە هەمیشە دووبارە ئابێتەوە و پێی ئەناسرێتەوە سێرەکەی لە بەشی ئەملا لە بەشی پۆڵۆنێکە هیچ سیمایەکی گۆتفادەری ئەمریکەکەی پێوە نییە خۆی ئستینتاج و خۆی ئەستاوە بڵین هینی خۆی کردووە لەسەری داهێنانی خۆی کردووە ئەو فیگۆرانی داناوە ئەم ئاوێنەی دانەوە با بڵین وە تەرکیزی کردووەتە سەر ئەوەی کە باگراوندێکی زۆر تەماویمان باتێت ئەگەر چی ئەو ڕەش ئەوان تاواتی ڕەشێنەوە بەس لێرە ڕنگێکی قاوەی و بێجی ئەمانی تیا بەکار هێناوە هەمان ئەو جووا تەماوی دنیای کرایم و دنیاکەی کەوەی کە گۆتفادەر باسیەکە بەڵام ئەوش ینی مەسەلی تیپۆگرافیەکەی ئیهمال نەکردووە و تیپۆگرافیەکی وازحی هەیە تقریبا هەوان هاوشێوەی تیپۆگرافی گۆتفادەر ئەسڵەکەیە ناوی ممەسیلەکانی تایە لە بەروی کەسەکانە ئەڵپاچینۆیە و ڕۆبەرت دێ نیرۆیە و بڵین ئەوانەی کە لە بەشی دووەما بەشداریان کردووە جا لێرە بینین تەنها جیاوازیەکەوەیە کە لێرە فیگورەکە نادیارە نازانین باز لە کیەکە بەڵام ئەو تێکەڵی ئەو حرەکەی کە پێی حرەکەیە زۆر گرنگە حرەکەیەکی بەهێزترە لە چاو ئەوەی ئۆرژیناڵە ئەمریکیەکەیە ئابینە سەر ژمارە 6 ئەمەش تەبەن فیلمێکی ستیڤن سپیلبێرگە سێڤین پرایڤت راین ئەمە یەکێکە لەو فیلمانەی کە فیلمی جەنگە بەڵام جەنگ وەکو جەنگ بازنا وەکو لایەنێکی ئینسانیە وابزانام ئەگەر لەوانەیە زۆرێک ئەوانەی متابعی ستیڤن سپیلبێرگن فیلمیان دیوە داستانەکەی ئەگەرن بەسەیەکە نێرن کەسێک بدۆزنەوە و تۆم هانکسە و کۆمەڵی خەڵکی لەگەڵای زۆریانە کوژرێنوانە حاصل باسی
ئەو مەساتێکی گەورەی جەنگەکە باسی جەنگ وەکو شەڕێکی تاریخی ناکە باسی مەساتی ئینسانی سەرباز کە لە ناو جەنگا چۆن ئەژی چکە خۆتەزانی لێرەوە ئێمە لە سەردەمانی کۆناکە جەنگیان باسەکەی بەس باسی سەرکردەکان و بەهێزەکانە کرا یا ئەوانەی کە سەرکەوتوو بوون باسی جەنگیانە کرد یا باسی ئازای سەرکردەیەکیانە کرد بەڵامتر لە دوای جەنگی جیهانی یەکەم و دووەمەوە ئەدەبیات هەمووی گۆڕا بەعام هەموو چیرۆک داستان حتا زۆری بابەتەکان زۆر ئەچێتە سەر بابەتی جەنگ وەکو مەساتێکی ئینسانی نەک وەکو حەدەسێکی تاریخی کە سەرکەوت و ژێرکەوتوی تیاگێت ئەبینین پۆستەرەکە زۆر جیاوازە پۆستەرە پۆلۆنیەکە بە شێوەی ئیلوستریشن دروستی کردووە بە شێوەی وێنە و تاکە ئەنی کە زۆر زۆر گرنگە ئێمە و فیلمە گەدی بێت زۆر بەمان ڕەنگەت بینی بێتوان بەچی جیاوازە لە فیلمەکانی فیلمی جەنگەکانی تر سپیلبێرگ هاتووە حاڵەتی کوشتنەکە کە پیشانەیە ڕێک خوێنەکە پیشانەکە ئاچێتە دەرەوە یان کاتێ تەقینەوەیەک ڕۆیە کامێرەکە ئاچوڵێت و کامێرەکە تەقێتەوە وەکوی بەر کامێرەکە کەوت بێت هەنێوە نییە بە شوەیەکی زۆر سەدحی دابنیشێ لە شوێنێکی سابتەوە و فیلم بگرێت کامێرەکە خۆی وەکوی کە کامێرەکە بەڵێ جا ئەم هاتۆ بەشەی ئین کردووە ئەم هەستاوە لێرە بڵین ئەو هینەی پیشانناوە ئەو حاڵەتی تەقینەوەگەی کە مشکی ئەپژێ لە فیلمەکەشا زۆر بە ئاسانی بە جوانی دەرەکە ڕەنگە لە پۆستەرەکە ئەوان یە پۆستەرە ئۆرجینالەکە هەر کۆمەڵێک سەربازە و حرەکەیەکی هۆریزۆنێکی پیشان ناوە ئاسۆیەکی پیشانناوە بەڵام لێرە بینین کەمە باسی مردنێکی زۆر بە ئازاراویەکە با بێنە سەر ژمارە حەوت لە ژمارە حەوتە ئێمە فیلمی فلایمان هەیە فیلمی فلای لە هین وەرگیراوە تەبەن لە چێ وەرگیراوە لە ڕۆمانی ئەلبەر کامۆ وەرگیراوە هەردوو پۆستەرەکە دوو پۆستەری ینی جێگەی سەرنجن ئەوەی چ ئەوەی کە لای ڕاست چ ئەوەی لای چەپ لەوە دەرەکەوێ مەسەلەن ئێمە کۆمەڵێک هینە بینین کۆمەڵێک شتی نادیارە بینین لە پۆستەرە ئۆرجیناڵەکەیە جیهازەکە ئەبینێ ئەو جیهازی کە ئاچێتە ناویەوە بەحساب ئەبێتەوە بە ئەتۆم وەچێتە ئەو بەری تەرەفەکەی ئەو بەری دنیا بڵین دوو جیهازیان دروست کردووە جیهازەکە تۆ چیتە ناویەوە ئەبی بە ئەتۆم ئەتۆمەکە لە ڕێی شەپۆلی کارەموناچیەوە گوێزرێتەوە بۆ گوێزرێتەوە بۆ جیهازەکەی تر وەرتەگرێتەوە بڵێن ئەمە شتێکی خەیاڵی عیلمیە بەڵام لەمەی پۆلۆنیەکە حاڵەتە ئینسانی حاڵەتەکەی کە پیشانە دوای ئەوەی کە مێشێکە چێتە ناو جیهازەکە و جیهازەکە تێکەڵی تۆ بێت تۆ دیسمی تۆ ئەتۆمەکانی هەموو شیە بێتەوە مێشێکیش لەو جیهازای ئەتۆمەکەی شیە بێتەوە دوای کە لە جیهازی ئەو لایەکە گرنەوە مێشەکەیتە ناو جیسمی بەشەرەکەەوە وردە وردە تەحویلە بێ بە مێش ئەبینین ئەو حاڵەتی بەرەو مێش چوونەکە پیشانەیە لە سوورەکەیە ئەمە پۆستەرە پۆلۆنیەکەیە و شتێکی تەکنیکێکی زۆر زۆر سادەی بەکارهانیوە پێم وابێ ئەمە لە سەرەتاکانی بەکارهێنانی کۆمپیوتەرە کە کۆمپیوتەر هێشتا بە هین ئیشەکە بەس بە داتایە داتاکەت ئەخوێنێتەوە پیکسڵی بۆ پیکسڵە دقیقەی ئێستا نییە شاشەی کۆمپیوتەری بەو شێوەیە بۆ بەو شێوە کراوە بڵین ئەبینی ها پیکسڵەکانی بڵین خەتی مڕەبعاتی گەورە گەورن بەڵام بۆ خۆی بۆ وەسایی لە بەسیتانە بۆ ڕەنگە بەستانە پێمانە لە خەریکە ئەمە بەرەو توک پەیاکات و ئەرشێتەوە و خەریکە قۆڵی درێژێت و بەرەو مێش چوونەچێت گرنگترین سیفەتێکەوەیە کە لەم قوتابخانەیە هەیە کە بە وەسایلی زۆر زۆر سادەش تعبیری زۆر گەورە پیشانێت بچینە ژمارە 8 لێرە شا بە هەمان شێوە The Boyfriend ئەم فیلمە ئەوەی لای ڕاستیان پۆلۆنیەکەیە
ئەوەی لای چەپیان ئۆرجیناڵەکەیە ئەوەی من لێرا بینمانی من ڕەنگە هەرمون خۆی بکەم بەسەر پشک کامیان زیاتر سەرنج ڕاکێشێ بەڕای من حتمما ئەوەی لای چەپ سەرنج زیاتر ڕاکێشێ نازانم تۆ ڕاوچێکە سەرکەوت ئەوەی کە بەدەست دروست کرا و عەلەمی هینەکەی پێوەیە بابەتەکەی کە ئەمەی کە تۆ قۆناغی لە پۆلۆنیا و هی ڕۆژەڵاتی ئەوروپا کە باسیەکەیت زیاتر ئەمەی چەپە ئەمەی کە با بڵێن ئاڵاکە و خژە زەردەکە و چاوە شینەکە زیاتر ئەچێتە قاڵبی ئەو بابەتەوە ئەو ستایلەوە کە باسەکرێت بەس ئەوەی تریان هەر شتە تجاریەکەیە و ێکی زۆر سادەیە و سەر بە سینەمای ڕۆژاوای سەرمایەداریە و تەواو هەرەوەنەیە بەسیان زیاتر گزارشتکەرە ماکانەوە لە ڕەنگەکان یا سێرکە لە کۆنتراسی ڕەنگەکانە لە تعبیری دەم و چاوەکەیە لەو تیپۆگرافی کە بەکاری هێناوە سەرباری ئەوەی لەو بەساتەتەش ینی بەو سادەیەش کە هەیەی هەستەکەی زۆر چێشترە نانا هەر ئەمیان زیاترە چێتە قاڵبی پۆستەرەوە ئەو کەیتریانە چێتە قاڵبی شتێکی دیعاەوە تیجاریە ئاوایە بعد ئەگە بچینە سەر ژمارە 9 فیلمی باس ستۆپ فیلمەکە مارلین مۆنرۆ دەوریە بینێت من فیلمەکەم نەدیوە لەبەر زۆر ناتوان باسی فیلمەکە ناکەم بەس وەکو تەکنیکی پۆستەرەکە سیرکەی لە ئەگە سێری بکەین ئەوەی لای ڕاست پۆستەرێکی ئاساییە و وەک کۆمەڵێ مەشاهیدی پۆستەرەکەی هێنا و تەسەورەکەم فیلمەکانی مارلین مۆنرۆ فیلمی کۆمیدی و ڕۆمانتیک کۆمیدیە زیاتر زۆر فیلمێکی زۆر هین نییە ئەو سەردەمەش بە تایبەتی بە ئام ئەو ڕێبازە زۆر بەبوو زۆر قوڵ نییە بەڵام ئەمەی پۆڵۆنەکە کەبینی لە خۆتەوە وەکو فیلمی کرای مشتی وایەتە پێش چاو ئەنی وەک وایە کە ئەڵەی فیلمی هینە وەکو ئەڵەی فیلمی جێمز بۆندوشتە وەکو پۆسەراتی ئەو دروست کراوە با من شتێکی کە بڵێم کاکە ڕێنازگیان من لەمەی دووەمیان ئەمەی پۆڵۆنیەکە شتێکی کابینمەوە ئێستا ئەمڕۆ لەم زەمانەیە باس لە ژن کوشتن و چەسانەوەی ژن و ئازاردانی ژنەکەی ئەلەویا تۆ یعنی ژن و ئابینی تۆ لە ناو بەندێکایە لە ناو لە ژێر دەسەیە هەرچەندێن لەگەڵەوەی کە بووە لە بلۆکی سەرمایەداریە بۆ بە وەسیلەی ڕابواردن و وەسیلەی دادەسی با بڵێن ئیتر سەرمایەدارەکان بەڵام لێرە ئەهاچی چۆنی پێشان ناوە ئەوەی پێشان ناوە بەڵام هێشتا لە ژێر دەسەڵاتی ئەوانایە و کۆت و بەندە و بۆ بە وەسیلەیە من وایەوە ڕاستە ئەنجا ئەو ڕنگانەش کە بەکاریانیوە دوو ڕەنگی زۆر کۆنتراستن ڕاو ڕەنگی پەمەیە لەگەڵ ڕەنگی ئەو شینی کۆبڵت و ئەو ئەنیگە لە ئەگەر کراتوانیوە مەحازەرێک باسەکەین بەس لەسەر ڕنگ لە سینەمایە ئەنی جا لە مۆزۆی پۆستەر بەس ڕنگ لە سینەمای و دەلالاتی ڕنگ و وەزیفەی ڕنگ لە سینەمایە و لە گرافیکی سینەماییشە بەس بە ئامەگەر یەک تۆز باسی ڕنگکەین لە خشتەی ڕەنگەکان هەمیشە دوو ڕنگ بەرامبەری یەکن مەسەن ڕەش بەرامبەر بە سپیە پرتەقاڵی بەرامبەر بە سەوزە و کە وردیەکەیتەوە ئەو بەشەکان دوایە گە بۆمان کرا باسیەکەین لە جەدوەلەکە ئەم ڕەنگی کە پێڵێن ماگەنتا ئەمە ڕەنگێکی مەیلە و پەمەیی وە نەوشتەیە لە بەرامبەرەکەی کۆنتراستەکەی ئەبێ بە شینی ئەو شینە کۆبڵتە جا هەمیشە بۆ چاو کاریگەریەکی زۆر بەهێزیە بێت چونکە ئەو دوو ڕەنگ تەواوکەریەکن کۆمپلیمنت کەڵەری پێڵن کۆمپلیمنتەر کەڵەری پێڵن ئەم کەسەر بە شارەزایی ئەو کاری ئەنجاماوە ئەو هەڵبژاردننی و ڕەنگانە گرنگە بۆ پۆستەر تۆ بتوانی ئەو ڕەنگانی کە هەڵێ بژێری هەمیشە کۆمپلیمنتی یەک بن سەیری جەدوەلی ڕەنگەکە بکەیت پێ بڵێ مەسەلەن هەمیشە بینیەکە پرتەقاڵی و قاوەی بەرامبەر پرتەقاڵی و سەوز بەرامبەر یەک بن سیرەکەی یەکتری تەواوەکەن بۆ لەبەرەوەی سەوز واتە زەرد و شین هینیش
ڕەنگە سارد و گەرمەکان بۆ کۆنتراست پێڵیش واتە زەرد و سوور سێرەکەی زەرد مشتەرەکە لە بینی هەردووکیانە ئەو زەردوانێتی ئەم جسرە دروستکات لێرە ئەم ڕەنگی کۆمپلیمنتە ینی ئیشارەی پیاوە و بە تەکنیکی تەمەەن زۆربەی ئەم تەکنیکانێکی ئەگە تەماشا بکەیت پێڵەن زەیف تەکریکی زەیف دروک ینی تەکنیکی پرینت سکرین ئەنجام درراوە کەمتر ئۆفسێتوانە نیە پرینسکرینە زیاتر هوەریە مۆزوواکە خۆ ئەتوانن بە ئۆفسێتیش بکرێ بەڵام کە بە سکرینەکەیت ئەوەی کە زەیف دروکەوەی بە ڕایە کێشی توانە نەوەیەکە تابعێکی هوەری پێەیە ئەگەر تەماشا بکەی زۆری ئیشەکانی ئەندیڤۆڕە و ئاوایە بەو شێوەیە ینی ئەوەی سەردەمی ئەوەی پۆپ ئارت جا زۆر پۆستەراتی سینەمایی ئیسیفادیان لە پۆپ ئارت کردووە ئەمە تقریبا ئیسیفادەیەکی کردووە لە ئیشەکانی هونەرمەندی نیگارکێشی ئەمریکایی پۆپ ئارت ئەندیڤۆڕڵ لەوە دەرێت چینە ژمارە دا لە ژمارە دەیە پەساژ تو ئیندیا باز لە سەفەرێکەکە لە ئیندیاوەمانە بۆنی بە ئیندیا تێپەڕێومانە حتمما سەیری دوو عالەمی زۆر جیاوازە بینین لە لای ڕاستەوە تەنها بەشێکی ئەو هینا بینین ئەو کاروانە و کەرەڤانە بینین و بەڵام زیاتر تەرکیز کراوەتە سەر تێکست لێرە ئەم پۆستەرێکی تێکستیە و ینی لایەنێکی احتیمان بە تیپۆگرافی دراوە وەکو لایەن تیپۆگرافی ئەو لانی بیڵنگ بلۆگەکەی زۆر بەو شێوەی نیە و شێوەی هۆلیود نییە لە ژێرەوە بنووسرێەوەمانە بۆ خۆی پۆستەرێکی جیاوازە بەڵام کەیتە بەشە پۆلۆنیەکەی سێرەکەی بە تەواوەتی شتێکی زۆر تایبەتە هەم هینمان پیشانەیە جۆرێک لە ینی حاڵەتێکە بینی حاڵەتێکی مەترسیمان پیشانەیە و گیری ینی میستری نەوەیەک لە شتی نادیارمان پیشانەیە و لە پشتی شۆگەر سێریکەی لە پشتی بینی قاچی فیلەکانەوە کۆمەڵێک عالەمێکی ترمان پیشانەیە لەگەڵیان ینی ئەم پۆستەری ئەم فیلە ئەگەرچی زۆر وەکو فیگەر کۆمەڵی فیگەری سادەی بەکارهانیوە بەڵام زۆر جیاوازە لەوی تر یەکێک لە ئەو سیفەتانی کە پێ ناسرێتەوە کە ئەوەیە کە تۆ ئێمە تەعاتوف و لایانی جەمالی لایانی حسیەکەشی ئیهمال نەکردووە جگە لەوەی کە ئێمە کۆمەڵە پرسیارمان لا دروستەکە ئایان فیلە بۆچی ئاوایە بۆ تەقی بێتەوە لە ناوەم شتە سوورە هات بێتە دەرێ ینی کۆمەڵە پرسیاری وامان لا دروستەکە بەڵام لەگەڵەوە شاوکو ئێمە توانکو تابلۆیەکی هوەری تەماشای بکەین ئەجا بە ئیزافەی مەسەلەی تێکست و تیپۆگرافی ئەوانە ئەو ڤیکتۆر سادۆڤسکیەوە دیزاینەرەکەیەتی لە دوایە نەسەیلانێک کاری تریشی لەسەری قسە بکەین کارەکانی هەمیشە ئاوا سەیر و سەمەرن ینی بۆیە هەمیشە جێگای پرسیارن لە ژمارە 11 ئەگە بچینە ژمارە 11 ئەبینی هەرچی ئەو پۆستەرانەی کە لە ئۆرجیناڵەکە بە شێوەیەکی زۆر سادە بیناکراوە لێرە لەوەی ترا بە شێوەیەکی زۆر هوەری و تابلۆ ئەنجامدرا مەسەڵەن لێرە تۆ ئەم فیلمی جاک نیکلسن بابەتێکی ینی فیلمێکی هینە تقریبا فیلمێکی زۆر ئەوە شوێنی ئاکشنوەمانە نییە بە جێگە ینی فیلمێکی بابەتەکەی بابەتیشی ڕۆژانەیە ئەنجا کۆمەڵێک دەلالاتی بچووکی یاوە کەەوە گرنگە بۆ نمونە ئەم قوفڵە یان ئەم تەلە
کە جۆرێک لە هین پیشانەیە لەوانێ باز لە جۆرێک تەماشاکردنی بۆ سەرەوە پیشاندانە بۆ ئازادی خەون بینینە بە ئازادیەوە تەواو ڕەش و سپیە یەکێک لایانی ئەم پۆسەرە خۆی پۆسەرەکەی یەکەم پۆسەرێکی ئارتە بەڵام پۆستەری پۆلۆنیەکە ڕاستیا زیاتر تابلۆیە و دوو عالەمی جیاوازە پیشانەیە لێرە لەوەی لای ڕاستە ئەبینین هین پیشان لە پۆستەرەکەی لای ڕاستە هیوا و ینی خەون پیشانەیەات بە ئازادی بەڵام لەمەی ترا بە پێچەوانەوە ئەنی لایەنە نێگەتیڤەکە پیشانەیە و هەردووکیشی ئەبێت تۆ لە پۆستەرە ئەتوانی تەرکیزکەیتە سەر لایەنە پۆزتیڤەکەی داستانەکە ئەو پەیامەی کە لە فیلمەکە هەیە ئەشکرێ ئەو لایەنە هەڵبژێری کە تۆ من تاکیدم ئەگەر لایەنی نێگەتیڤەکە تەرکیزکە سەر و لایەنە نێگەتیڤە لە سینەمای غەربیە لەوانەیە نێگەتیڤ بکەوێتەوە لەسەر ئاستی جمهور بەڵام بۆ ئەوروپای شەرقی نە بۆ ئەوروپای شەرقی کاتێک کە تۆ باز لە کێشە و نێگەتیڤەکانەکەیت لەو سەردەم و سەرکوتەیە مرۆڤ زیاتر پێی بەهێزە بێت چکڵێ مەساتەکانی خۆی بیرەخاتەوە و خۆی لەناو مەساتێکی ینی خۆی لەناو سەرکوتە ئاژی ممکنیشە جگە لەوەش لاوانەیە بەکارهێنانی ئەو قفڵ و زنجیر شتە سانسۆر نەیانێشت بێت لە ئەوروپای شەرقیا بۆ شوێ بەکاربێنی چۆ لایەنی سانسۆر جاری وایە کۆمەڵێک مەحدودیاتێ بۆ دروستەکە مەجبوری تۆ بەڕەنگ یان بە سیمبۆلی جیاواز بەسەر ئەو لایەن سانسۆرە خۆتزاڵکەی بێنە سەر ژمارە 12 لە ژمارە 12 ئەم فیلمە هینی تایە مێل گیبسۆنی تایە مێل گیبسۆنیش بەم فیلمە لە زمانی گەنجێتیەکانی هەیەی لە ساڵی 82 بڵێن تا نیسبەتێک گەنجە ئەگەر سەیری بکەین وەک هەر فیلم پۆستەرێکی سینەمایی ئاسایی بەتەڵەکەی تایە تێکستێکی تایە ڕامانە کێشێت و بەشێک دیمەنێکیان مەشهدێکی تایە لە پشتەوەکو باگراوند ئەگەر تەفاسیل بچینە ناوەوە کۆمەڵێک مەشاهی دەبینین ینی هەموو پۆستەر هەموو ئێلمنتەکانی پۆستەرێکی سینەمایی تایە ڕەشەکە بیلنگ بلۆگە بە ڕەش نووسراوە هەمووی تایە ینی هیچ وەکۆرس هەر فیلمێکی سینەمایی هۆلیودی هەموو ئەمرازانەی تایە بەڵام کاتی هینە سەر بەشە پۆڵۆنیەکەی ئەڵێ هەر شتێکی ترە ئەڵێ هەر نازانی باسی چیەکە تۆ بڵێ ئەمە ئەوە بێت ینی بە خۆم زۆر جار بیرۆکەمەوەڵم تۆ بڵێ ئەمە ئەوە بێت ینیگەرەوە کتێبێکی معتەبەر نەبووە من لە سەریکە دەرمێنانانی لە کتێبەکە ئەبووم کتێبەکەی جینا هەموو لاوانەیە ئەمە ئەو نەبێت ینی ڕەبتی بەوە نەبێت دوو عالەمی زۆر جیاوازن تەنها یەک شت کۆیانە کاتەوە هیچ ڕەنگە ئەو ڕەنگە گەرمە ئەو ڕەنگە گەرمە تەمسیلی ئەو حاڵەتی جەنجاڵی ئاکات بەڵام ئەوی تر لەوانەیە ئیسقاتی کردبێتە سەر ئیسقاتی لەسەر مۆزوعێکی زۆر بچووکی ئەم بڵێن مەشهدێکی هێنا و گەورەی کردووە بڵاواپی کردووە چۆ بڵاوا بن جۆرێکە لە تەکنیکێکە کە بەکارە هێنرێت لە هینا لە پۆستەرایان ئەکرێتە سەری مثلەن زۆر جار بابەتەکە بڵەوە پەکرانی بچووکە بەس گەورە ئاکرێت لە ڕێی ئەوەوە ئەوێ پەیامەکی تر دەرخات ئەمە پۆستەرێکی زۆر جێی پرسیارە لای من پۆستەرێکی سەیرە چ وەک تەکنیک ینی تەکنی ئەو کاتە ژڵنی لە 85 ناکراوە لە ساڵی 85 کراوە تەکنیک کۆمپیوتەریش نەبووە تەنانەت ئەوەی تریژەوەی جمیل گیبسنی شەر لە 82 بە شکلی ئیلوسترەی چن دروست کراوانی وێنەی ئەو دوای بە نیگار کێشاویانێتەوە
بینە سەر هەر ئەوەیە ئەوان کە ویستیانە ئیشێکی هوەری بکەن یعنی ئەگەر ئێمە سەیری بکەین زیاتر ئیشێکی هوەری دیارە نەکوەکو پۆستەرە ئەمریکیەکە با بڵێن شتێکی ڕاگەاندنە شتێکی وشارکردنەوەی پەرچێشکردنی بینەرە بەڵام ئەمان لێرە شتە هوەریەکەیە تۆ سێرکە لە ژێر ئەو نوکەتیژانە و نوکەتیژانەوەکو دەمی چەقۆ دەمی ئیتر ئەو شتانی کە تیژن کە عزیێتی ئینسانە دەن شەڕە کوشتاری تایەوە ئەو دوو خەتە سپیە وەکو چۆن بڵێها ئەو نینۆک بەندەی کاکرێتە پەنجە و بۆ شەڕ بەکارێنێ بۆ پەرچێشکردن بەکادێ لە پشتیەوە ڕووناکیەکەیە ڕووناکیەکی ئیتر بە قووەت بابەتی ئاگرە تەقینەوەیە خۆرە ئەمانە هەمویان لێ کۆکەیتەوە ئەکەونەوەی گزارشتێک بدەن وە لە ناوەڕاستە ڕەنگی سوورێکی تۆخ تاریک باو دێتە ناوە با بڵێن دابڕانێکە کات لەگەڵ ڕەشەکانە لە بینە لە هەمان کات شاگەر تۆ سەیریکی سەیری وەکو بە گشتی فیگەرەکە وەکو سەری ئەسپێک دیارە لە خوارەوەهان لە ملی یعنی ئەمە وا دێکا پەرچێشی ڕوانەرەکات بۆ ئەوی کەنگەشەیەکی فکری بەرامبەر بە فیلمەکە بەرامبەر بە پۆستەرەکە لەلا دروست بێت بەڵێ زۆر تەواو زۆر جا زۆر بۆ زانیاریش ئەم پۆستەرەیەکێ بۆ لە پۆستەرە زۆر گرنگ و مەشهورەکان ڕەنگە هی ئەوە بێ گەورەترین پرسیاری دروست کردووە یعنی ئێمە ئەگەر مەسەن لە تۆپ 50 تۆپ 50 پۆستەرە گرنگەکانی سینەمای بۆ نمونە پۆڵۆنی دایبنێمێکێکە لەوانەی یەکەمەکان لەبەری کۆمەڵێک پرسیاری زۆری بەخۆی دروست کردووە بە چەند شێوازێک تەفسیری بۆ خۆی دروست کردووە یەکێک گرنگی لێرا بۆمان دەرەکەوێت جمهور زۆر جار حکم لەسەر پۆستەر دروستەکە جمهوری غەرب جیاوازە لە جمهوری ئەوروپای شەرقی جمهوری ئێمە وڵاتی ئێمە جیاوازە لە جمهوری بەسەر وڵاتێکی تری وەکو ئەفریقا یا شوێن من ئەوە دوای نمونێکی ئەفریقاش هەر باسەکەم بۆ لە ڕەفتی مۆزوعەوە نیە ینی جمهورەکەش وا ئەکا تۆ بە پێی خواست و ئارەزووی جمهورەکە پۆستەرەکە دروستکەی ئاتی ئۆتۆماتیکی ئەو پەیوەندیە دروستە بێت لە ئەوروپای شەرقیە لە سەردەمی سەرکوتا با بڵێن تۆ ئەوروپای شەرقی کۆمەلگایەکی ڕۆشنبیرە بە شکڵێکی عام بڵێن با بڵێن ڕۆشنبیرە بەڵام سەرکوتی لەسرە بەڵام وەختێک ئاچێ بۆ سینەما بۆ وەزیفەیەکی بە وەزیفەیەکی گرنگی سەقافی و مهمە هینێکی سەقافی خۆی ئەڕوات بۆ دەوڵەمەندکردنی سەقافی خۆی وەکوی کێ لێمە لە هەشتاکانە چۆنە چوین بۆ سەیری شانۆ و کۆڕ و پێشانگاکە نانی وەکو ئیشباعیکی سەقافی وەکو وەزیفەیەکی هینکردن خۆ ڕۆشنبیرکردن ئەچوین بۆ تەمەتوع ناچوین بەڵام ئۆتۆماتیک کە تۆ لە کۆمەلگای کابی کە کۆمەڵێک کێشە و هەلبوو بێت ئۆتۆماتیک بە دوای اینجا شتی تراکەی بە دوای متعاکەوی لەبەرەوە کۆمەلگاکانی کە کێشەی ڕینیان هەیە کە کێشەی سەرکوتیان لەسرە بۆی گرنگ نییە ئەمە لە لایەنی تیجاریەوە چەندێک ڕایە کێشیان لە لایەنی چەندێک ئەو تەبلیغاتی بازار چ کارێکی لەسەرکە چکە بازار وجودی نییە لە سیستەمی سۆشیالیستیە یعنی حتا ئەم هونەرمەندانە بازار نەبووە ینی مۆزەفێک بووە و لە شوێنێکە ئینەکە لەوانەیە مکافەیەکی بەسیتی وەرگرت بێ بەس نەک وەکو هونەرمەندێکی ئەوروپای غەربی یا وەکو هۆلیوود یان نان نییە بیخوا یان ئیشی ئەوەنگە زۆرە بۆ بە ملیاردێر یعنی منافەسەیەکی چاوچنۆکانەی کە لە غەربا هەیە کە لە غەربا هەبوو کە ئێستا ئەی بینیم کە دنیای سەرمایەداریە کۆمەڵێکن ئیشێکی زۆریان بەدەستەکەوێت کۆمەڵێکی کەس زۆریش زۆرینەش کەمینەیەک ئیشێکی زۆریان بەدەستەکەوێت چوەک فلیم چوان لە هەموو مەجالاتەکانە کۆمەڵێکی زۆریشی چیان بەدەست ناکەوێت و ئەبێ لە ڕاکەڕاکەی ئەوە بی تۆ ئەم بازارە داوای چیەکە تۆ بچیت ئیش بۆ بازارکەیت
کابوو لایەنە ئیبداعیەکە و لایەنە هوەریەکە و لەو بینە ئەبێ بەشێرەوە بێ بەژێر کاکە ڕێنازگیان شتێکی کەشەیە ئێمە بە ئاگامان لەوەش بێت یەکێک لەوانە سانسۆر با بڵێن هینی ڕقابە لەو وڵاتانە زۆر بووە ئیتر کاوە زۆر بووە مەجە بوار بە شێوەکاران بوار بە هونەرمەندان نەدراوە کە ئیشەکانیان پێشکەشکەن و خەڵک بیبینێت لە بڕێ سانسۆری لەسەر بۆ گەلە جار هەر پێشانگاکەی تەواو ڕەفسکراوە گەلە جار هەنێ لە تابلۆکانی لا براوە نیانێشتۆ بەشدار بێت ئیتر یەکێک لەم تایبەتمەندیانی پۆستەری سینەما ئەوە بووە خەڵکی ناو بازار کە بە بەردەم هۆڵی سینەماکەیە تێپڕیۆ ئەو تابلۆیانی بینیوە ئەوانیش لە لای ئەوان ئەوە زۆر گرنگ بۆ کە زۆرترین بینەر ئەو تابلۆی ئەو ببینێ بۆیە پەنایان بردۆتە بەر ئەوەی کە ئیشێکی هوەری گزارش لەو مەبەستەی کە خۆیانیانەوێ بیکەن ئەمە یەک وە دووەم حاڵەتیش ئاگات لێبێ گەلێ جار باس ئەوە ئەکرێن بەسە من فیلمێکەکەمیان لە وڵاتی بلۆکی سۆشیالیستیە لە ناو هونەرمەندانیانە وا بووە کەوتیانە تۆ مۆسیقاکەی بۆ فیلمەکە بەڵام مۆسیقاکە با بۆ خۆی سەمفۆنیایەکی سەربەخۆ بێت کە پۆستەرەکەی با پۆستەرەکە بۆ خۆی تابلوویەکی سەربەخۆ بێت ئەمە بە هەمویانەوە هەوڵیانداوە بە یەکەوە ئەم بابەتە بگەێنن بەڵام هەر یەکەی سەربەخۆیەکی بۆ خۆی هەبوو بۆیە تۆسەسەکەی ئەم تابلۆیە جێ ئەوەیە جێ تێڕامانە جێ ئەوەیە بەردەوام گفتو بۆ گەنگەشەی لەسەر بکەیت یاتر پەنایان بکوتە بەر ئەوە چونکە ئەو ڕێگایش ئەو ڕێگەیە بووە کە زۆرترین بینەر زۆرترین خەڵک بینیوێتی وە جەماوەرەکەشیان تینووی ئەوە بوونە ڕاستە بەس لە لایەک تریشەوە هونەرمەند مۆزەفی حکوومەت بووە یعنی حتا وەکو سەردەمی بەعسی ژوا بوو تقریبا هونەرمەند بە ئیمکانێتێکی کەم ئەیتوانی مەسرح بکات یان ئەیتوانی لە کولایانی مادیەکەی یان مۆزەفی هین بوو مۆزەفی دایری ڕۆشنبیری بوو مەسەرەن ئەم سیستمە بەڵێن بەڵام لەو کاتە ئێستا خۆ هەمان سیستم تقریبا ماوە بەڵام ئەو پارەی وەرەگرێتەوە بەشی هیچی ناکات و بازارەکە جیاوازە بازاری هونەر بازارێکی سەرمایه‌داری لاتوە بە سەردەمی کۆن هونەرمەند کە پارەی بۆ سەرفەکرا پارە بۆ تەمەن پارە بۆ کێ سەرفە بۆ شتە سەرفەکرا کە پرۆپاگەندە بۆ سیستەمەکە بکات ئەگە بڵێ ئیشەکرا بەڵێ ئیشەکرا پێشانگە ئاکرایەوە هەتا لە رووسیا لە سۆڤێتە کاری هوەری زەخم و گەورە ئەنجامەدرا و پارەی بە مەلاین تا سەرفەکرا بەڵام بۆ خزمەتی سیستەمەکەیە وە هونەرمەند لایەنە مادێکی کێشەی نەبووە بەس لایەنی ئەوەی هەبوو کە ئازادی نەبوو ینی گیرفانی پڕ بوو سکی بەتاڵ نەبوو سکی پڕ بوو بەڵام مێشتی هینەکەی لەسەر و بە پێچوانەی غەر بوو لە غەربە تۆ ئازادیەکە هەیە بەڵام زۆرینە ئیمکانێتی نییە مێشک ینی ئەتەوێ بەڵام بە ئیمکانێتێکی ئەو ئیمکانەتەوە لە بەردەستانێت تۆ وەرمنە تۆکو تۆ کەسێکی فیلم سازیە تەوێ فیلم دروستکەی بەڵام جهتێک نییە بڵێ دەعم بکات ئللا ئەبێت تۆ خۆت زۆر وەکو تاجیرێک بیر بکەیت وەکو تاجیرێک بگەڕی کۆمەڵێک عملیەتی تیجاری ئەنجام بی تاوەکو بگەیت ئەوەی کە پارە دەستکەوێت سپۆنسەرێ دەستکەوێت بالا نەدەین لە بابەتەکەمان چونکە بابەتە ئەمەی کە باسیەکەی دەمێزە ئەم تەوەرەی کە باسە کرد هەر بۆ خۆی لە خۆیان کێشەیەکی زۆر گەورەیە و سینەمای کوردیش لە ناو ئەو کێشەیە و کێشەی بازاری سینەمای کوردی تا چەند توانیومانە ئەمە بابەتێکی کەیە با زۆر نەچینە ناوی لا نەدێت لە هینی پۆستەرەکەی بەڵێ بابێنە سەر پۆستەری ژمارە 11 بەڵێ بەڵێ لە پۆستەری ژمارە 11ەیە بە هەمان شێوە پۆستەرە ئەسلەکە پێم وانە ناسراوە بێ هەر زۆر کەم ناسراوە بەڵام ئەم پۆستەرەی تریان پۆستەرەکەی دووەمەکەی کە ڕیپرۆدکشن پۆلۆنیەکەی یەکێکە لە پۆستەرانی کە لە ئاخوێنرێ لە دەرس لە مەدرسەی ئینە ئاخوێنرێ ئەنی بۆ ئەوەنە مەشهورە گرنگەکەشی لە چیە ئەمەنە سادەیە بەڵام لە ڕووی هونەریۆ زۆر بەهێزە ئەو ئەنی حرەکەی ئەو حرەکەی چاوی کە لە دەستی ڕاستە هەمان حرەکەی چاوی ئەو فۆتۆیە بەڵام ئەم بە سێ خەت دروستی کردوێتەوە تعبیرەکەی نیشان داوەتەوە ئەجا ئەو کۆنتراستەی کە لێرا هەیە ئەم کۆنتراستە ڕەنگەی کە لێرا هەیە ڕەش سوور سپی تەمەنەوە کۆنتراسێکی زۆر مەئلوفە لەلایەن هینە
لێرا زۆر بە جوانی تەوزیفی کردووە لەوەی لای ڕاستە بابەتێکی زۆر بڵێن ئەکرێ بڵێ فۆتۆیەکی خراپی تیا بەکار هاتووە ئەکرێ بڵێ ئەکرا ئێمە فیگۆرەکە وازەحتر بواە ینی سێرەکەی کۆمەڵی خەلەل لەوەی نوسخە هۆلیودەکە هەیە تەکنیکی خەلەلی تەکنیکی کەچی لە میتریانە بەهێزەوە نیشانی داوە لە کاتێکا کە ئەمە بەستەنها لایەنێکی زۆر تەرکیزی کردۆتە سەر لایەنە ئارتەکە بە کۆمەڵ حرەکاتی زۆر سادە تعبیری ئەو حاڵەتی ترسی پیشانەوە ینی من ترسی لای ڕاست جوانتر ترسەکە بینم لە لای چەپ لایەنە ئەوەی پۆلۆنێکە تا ئەوەی فۆتۆگرافەکە لە کاتێکەکان بە دەست کێشراوە جا مبالغە زۆر گرنگە ئەو مبالغەیە لە ئارتا لە پۆستەری ئارتا ئەکرێت بەڵام لە پۆستەری ئیلوستریشنە یا لە پۆستەری فۆتۆیە مبالغەکە مەحدودە ئەکرێ بەڵام مەحدودە یان ئەبێ پەنابەریتە بەر کۆمپیوتەر وە کۆمپیوتەر بۆت ئەنجام بات ئیتر کۆمپیوتەرەکە بێتەوە ئیشی ئارت لە هین دەرەچێتەوە لە فۆتۆ دەرەچێت کۆمپیوتەر وەکو ئارت ئیشەکات و جارێکی تر ئەبێ پەنابەریتە سەر تەکنیکی سریدی و ئەوانە بتوانی ئەو حاڵەتە مبالغەیە پیشان بیت بەڵام کە تۆ ئارت ئیشەکەی بە تابلۆ ئیشەکەی بە ڕنگ دەستی کراوەیە هەموو فەنتازیایکی خۆتی ئەتوانی تیا بەکاربێن با بچینە سەر بەشی چواردەم باش لێرە سێرەکەی مغامرەیە وەکو ئیشی مغامرەیە بڵین ئەمە کە پێڵێن کێشمە کێش وشتیوە فیلمێکی هەر ئاوا هین نیە فیلمێکی فیلمێکی ینی مەسەلەن سێرەکەی مایکل دۆگلازی تایە مایکل دۆگلاس بڵێن ئەو فیلمی کە بڵین ئەم فیلمە خۆی لە ڕاستیا فیلمێکی وەکو فیلمی سەردەمی وابزانمەمە ئەگەر بە هەڵە نەبم لە هەفتاکانە کراوە لە هەشتاکانە 84 کراوە لە 84 ئەو ستایلی فیلمی 84 فیلمی هۆلیوود تەبعاً باز لێواکە کراوە تقریبی ئەچوە سەر زیاتر بابەتی هین بوو بابەتی ئەوەنێ قوەی زۆر خارقی بەشەر و ینی کەیتر زۆر ڕۆشتینەکەمانە و کە ئەنی ئینسانی وەکو قوتێکی زۆر خارق پیشانەیە زیاترەوە لە کاتی گەرمەی جەنگی ساردا بۆها فیلمەکانی سیلڤەرستەر ستالۆن و بۆیە بەتەنها خۆی هەموو دنیاواکە زگارەکە فیلمەکان زیاتر فیلمی لە فیلمی جەژنە ئەوەڵێ فیلمی جەژنەوەی کە ئێمە بە مناڵێ سوین بۆ ئەو فیلمانەیە لە بەشە پۆلۆنیەکە سێرەکەی زۆر سیر جیاوازینی کردووە تەوزیفی کرد هەمان شخصە هەمان فکرە بەڵام زیاترکو فیلمێکی پۆلیسی نیشانیەدات و مبالغەیەکی بێ ئەندازەی تیا لە دەست و پەنجە و فیگەرەکە و پێرسپەکتیفی دەمانچەکە و ینی وەکو ڕنگ هەستەکەم زۆر ئەو کۆنتراستی زەرد و شینە زۆر گرنگە ینی لەلایەنی ڕەنگیەوە یەکێکە لەوەی کە ئەتوانێ هینێکە ڕاوکێشێت ینی لەوانەیە کە لە بینی 100 پۆستەری سینەما کە هەڵەواسن لە ناو قاعی سینەماکە مەسەندیشەکە لەو پۆستەرانی ڕاتێکێشێ چوەک حرەکەی دەموچاوەکە چەوە حرەکەی دەمانچە و ئینەکە و چوەک ڕەنگەکەی ئەوە سیفەتی پۆستەری سەرکەوتووە کە ئاگاداری هەم ڕنگ بێت هەم کۆنتراستی ڕەنگەکان و هەم ئەو ئەکشنەی کە پێ ئەیان خۆ متریشان ئەکشنە بەڵام ئەکشنێکی تقریبا زۆر زۆر مهم نییە لە ئەکشنێکی مناڵانە ئاچێت ئەوەی تریان هەر زۆر زەعیفە هەر لە هینی پۆستەر ناچێت هەر شتی پۆستەری تیانە ئەوەنە تێکەڵ و فۆزایەکە نازانم هیچ نەهونەری تایە نە پۆستەری تایە مەقەوماتی پۆستەر ینی بنەماکانی پۆستەر بەڵام تۆ ئێستا ئەمەی تریان ئەمەی پۆلۆنیەکە
مەسەلەن بۆ نمونە خۆتە زانیت یعنی کاتێک کە باسی پۆستەرەکرێڵێ لە چەند ڕەنگێکی کەم یعنی ڕەنگی زۆر نەبێت ئێوە تۆ لێرە مەسەلەن 3 ڕەنگ 4 ڕەنگە بینی ئەم چەند ڕەنگەش چاو مرتاحەکات چاو خۆشە لە لای چاو خۆشە وە سەرنج ڕائکێشێت یعنی بەس بۆعدەکە با بڵێن ئەو دووری و نزیکەی دەموچاوەکە کە لە پشتەوەی خۆ دەموچاو لە دەماچە و دەسەکە گەورەترە بەس چونکە ئەم نزیکە لە چاوی ئێمەوە دەموچاوی ئەکتەرەکە مایکل دەگلاس با بڵێن دوورە لە چاوی ئێمەوە ئەمە هاتۆتە پێشەوە ئەمە بۆعدەکەی ئەمە دووری و نزیکەکەی فیگەرەکەیە بەڵام لێرە بەم دووری و نزیکە هەوڵی دا بە دەمانچە و دەسەکە هێزێک و ئاکتیڤ کێشمە پێشانەدا ینی هەسەکەی دەموچاوەکەی مایکل دۆگلاس زۆر نزیکە لێمانەوە کە چەند دووریشە دووریشە ڕەنگە سپێکە و ڕەنگە شینەکە لە پشتە وەکو باگراوندێک ئەم دوانە هەر لە هەمان کاتە کێشمەی خێر و شەڕەکە پێشانەدا نامان کاتە ڕاستە توانی بیگەڕێنی تۆ بۆ غیرە بۆ دڵپیسی بۆ یتر بۆ هەر شتێک لە بابەتانە کە بێ بە کرۆکی فیلمەکە یا کرۆکی تابلۆکە ڕاستە ئەجا سیرەکەی وەکو بە شوێکی داهێنەرانە قژی مایکل دۆگلاسی لە ناو چوارچەوەکە هێناوەتە دەرەوە بەڵێ هەر زۆر شتێکی جوانە ئەمان باتە عالەمێکی تر ئەمان باتەوە یانی تەنها لەو چوارچەوە هینەی ناو پۆستەرە قەتیسمان ناکە ئەمان نێتە دەرەوەی عالەمەکەی خۆی بەڵێ هەتا دەستەکەش هاتۆتە دەرەوە بەڵێ با بچینە سەر پۆستەرێکی تر حەزەتی بەڵێ ئەمیشەر ئەم فەتاڵ ئەتراکشنە ئەم فیلمە من خۆش بینیویشمە وەختی خۆی بینیومە هەخۆ بۆیە هەڵم بژار زۆر جیاوازە ینی ناکرێ ئێمە هەر بڵین زۆر ئەکرێ خۆ بێ ڕەخنشمان هەبێت یان ئەگەم لە حەزەمان هەبێت ئەمە ژەر مایکل دۆگلاسە قیسەکەی باسی غیرەیەکەکە لە بینی ئەم ژنێکە و حەزی لە ئەم کابرایە و دوای ژنێکی ترێ و ئیتر شتێکی خوێناویە غیرەی بینی دوژنە لەسەر ئەم کابرایە ئەنی کێشەیەکی خوێناویە خایەتەکە واگرێتەوە تقریبا زۆر تاکەم لە پۆستەرە ئەسڵەکەیە ئەوەی لای چەپ کە دوو فیگورەکەی تیا ئەو حاڵتە ئەبینیت یعنی هەستەکەی هەردوو کەس تەمسیلێکی تایە نزیک بوونەوەی تایە دابڕانی تایە لێک بچرانی تایە خوێنی تایە من هەستەکەم ئەو ڕەنگە مۆرەش زۆر گرنگە چۆ حاڵەتە نەفسیەکە پیشانەدا جگە لەوەی خۆی ئیتر لانی تیپۆگرافی شتەکە هەموو بابەتێکی وەکو پۆستەر بە پۆستەرێکی سەرکەوتوو منداێنێ پۆستەرە ئەسڵێکە بەڵام کەینە سەر پۆستەرە پۆلۆنیەکە من بە پۆستەرێکی زەعیفی داانێ ئەمە کولای شخصی بە کۆمەڵی هۆکاریان ئەوەیە کارگرنگەکەی وەیە کە من ئێستا زەعیفدام چکە فیلمەکەم دیوە فیکرەکەی ێزانم کە لەگەڵ ئەم دەست و سێوە و وینەکەی لەوە چێوەکو ئەوەی ئادەم و حەوای سێوەکەی ئادەم و حەوایەکە یاتە دەستیانە تقریبا زۆر دوورە لە چیرۆک و داستانی فەتاڵ ئەتراکشنەوە ئەین ڕەبتی بەوە هەر نییە ئەنی هیچ شتێک نییە کە وەکوەوەی کە لەوەی ئەنی وەکەوەی کە باسی جگە لەوەی تەکنیکەکەشی من بە تەکنیکێکی زۆر گرنگی دانانم بۆ فیلمی سینەمایی ئەکرێ ئەمە وەکو پۆستەرێکی تەمهیدی یان لە باسەکرێت لە بازە جارە لە وەکو پۆستەراتی تر دروستەکرێ پێش پۆستەرە ئەسڵێکە شتێکی وا بێدیان لە پرۆمۆشن ماتریال کە پێڵم پرۆمۆشن POS پرۆمۆشن ئۆف سێل پرۆمۆشن ماتریالادان بەس وەکو چیرۆک ناچێ بەلایە ئەمە چیرۆکی هەستەکەی ئادەم و حەوایە بڵین دینەکە شەیتانەکە ئەوە سێوەکە ئایا بۆ بەڵام لێرا لەوەی مایکل دۆگلاس چیرۆکی جیاوازە نمونەیەکە لە پۆستەرێکی زەعیف ئەکرێمە باسی لایانی زەعیف زۆعفەکانیشی بکەین نازم تۆ چێڵی من ئەوەی ئەمریکیەکە با بڵێن ئەوی مایکل دۆگلاس و خانمەکە و خەتە سوورەکەی کاتۆتە خوارەوە من ئەوەیانم زۆر پێ جوانترە وەکو بنەمای پۆستەر بەڵام ئەمەی ترکە وەکو تۆوتت وەکو مارەکە و سێوەکە و دەسەکەوەوانە دوورە لە بابەتەکەەوە هەتا کۆگەرکە بێتە خوارەوە سەری
نووسینەکەشکەین نووسینەکەش زۆر زەعیفە نووسینەکەش گەورە نییە سەرنج ڕاکێش نییە و مەسەلەی سێوەکەش سێوێکی سوور و دەسەکە و مارەکە و هەر ئەو شەقەیە کە بەدەست ئادەم و حەوا و بە بۆنەی حەوای خانمەوە ئێستا هەر هەمومانوا لەسەر عەرزی ئێبا لە بەهشت بووینایە بۆ لێ یانی هیچ پەیوەندیەکی بە بابەتەکەەوە نییە بەڵام بۆ خۆی وەکو تابلویەک جوانە پرۆمۆشن ماتریال ئەکرێ وەکو پرۆمۆشنی سەرەتای فیلمێک تەرەتایی نەگەتوانی وەلو دوورە لێەوەی بابەتەکە لەوەێ من فیلمەکەم بینیوە فیلمەکەم نەدیە لەوانەیە نەمزانیوانیەوە قاتەوانە هەرکەشەوە ئێستا بڵێ نەگە فیلمەکەش نەبینی دێمە با سەیری بکەین یعنی لە پۆستەری فیلم ناچێت چونکە هەتا نووسینەکەش سەرنج ڕاکێش نییە ڕاماکێشە بۆ سەیری فیلمەکە بکەین بۆی ئەماگە لە بازار لە پێشانگایەک شەدانرێت ئەو هینەی نابێت هێمایە ناگەێنێت نازانم من هی کاڵە کاڵ یعنی پێوە باوا بڵێ ڕاستجاوە پێم وابێت تەکنیکێکی ئەو سەردەمەوە تازە کۆمپیوتەر بازێ بەرنامەی تر دروست بوو بۆ نیە جارجار کە ئەپلیکیشن شتی تازەدا خەڵک سەریەکە لەسەر بەڵام دوایی دەرەکەوێت لە ئەساسە ئەو ئەپلیکیشنانەی تر هوەر نییە ئەمیش تقریبا ئەم تەکنیکی هینی بەکارە کلیب ئارتی بەکارهانیوە تازە هینە جاری پێشوو بە هەردووکمان عنی تۆ زیاتر و منش تۆزێک ڕوونکردنەوەمدا لەسەر پۆستەری فیلمی ئەزمونەوەی کە لاپەڕی نووسین تیانوس با بڵێن دەفتەر لاپەڕەکەی پێشاندا بوو بەڵام ئیتر هاتبوو نیشانەی پرسیاری داناوە و کردوێتی بە پۆستەرێک ئەوە هەر نزیکە خۆ لەمەوە وە نییە بەڵام باگراوندەکەی ئەو خەتی لاپەڕەکە تیانوسەکە و لەگەڵەوەشە نیشانی پرسیارەکە وە لە شێوەی لە گوێ و ئەو مەسەلەی وایەر و شتانە ئەمە هەر هەمووی تەواوکەرێکی جوان بوو بۆ پۆستەرەکە ئەگەر هەر وەکو پۆستەر وەکو خۆی بەسەر بەخۆی ئەمە بێژگەلەوەی کە پەیوەندیەکی جوانیشی هەبوو بە فیلمەکەەوە بە ناوڕۆکی فیلمەکەەوە بەڵام ئەمە لێرە نازانم من هیچ شتێکی وای تیان نبینم یعنی وەکو وتم کاڵە ماوە تەواو کرێت ماوە پڕ کرێتەوە ماوە شتی کەی بۆ دابنێت با بچینەوە سەر فیلمێکی پۆستەرێکی تری زەعیفی تر ژمارە 16 بێ بابەتیانە شتەکان باسکەی نابێ بڵین مەدرسەی پۆلۆنیا هەمووی مهمە و ئەم پۆستەرانشمان بۆیە هێناوە ئەوەم پۆستەرانش ینی مەشهوریشن ینی زەعیفە بەڵام پۆستەری مەشهور فیلمی ئەمە تاکسی درایڤەرە تاکسی درایڤەر فیلمێکی مەشهورە لەوە چێ زۆر بەمان دی بێتمان ئەسلەکەی بینیت تقریبا حاڵەتەکانە بینی تاکسیتیایە ڕەنگەکان کۆنتراستێکی جوانە ئەو ئەتمۆسفیری شەو نادیاری و ینی گێژاوە ئەبینی مومەسیلەکە ئەبینیت وەحاصل سیفاتی تیپۆگرافیکی معلومی هەیە جوانە وازەحە ئەزانینەوە تاکسی درایڤەرە ڕەنگی تاکسی بەکارهێناوە بەسکەینە سەردەسی چەپ پۆستەرە پۆلۆنیەکە هینە من وایە بینم کە زیاتر لە تەبلیغی فیلم ناچێت لە ئەتوانی بڵێ تەبلیغێکی هینێکی شتێکی ڕۆژنامەوانیە بۆ بابەتێکی تەبلیغێکی بڵین توزانم بەرگی کتێبێک دابنێت تویان بڵێ بەرگێکی کتێبە یان بابەتێکی فیلم نییە بە هەر حاڵ چکە ئەکشنی تیا نبینم حتا فیگورەکان زۆر معلوم نیە دوو فیگەری داناوە سەر لەیەکە شوێنن ئەگەر یەکی شانی لا بردایە یەکی شانی دابنایە لەوانێ بوو باشتر بێت ئەوەی کە بە گەورەیەکە دیارە ئەوە هەتا تیپۆگرافیەکە با بڵێن نووسینەکانی پشتەوەشی شاردوتەوە هیچ دیار نییە چی فیلمێکشە ئەمە بڵین دیارەوەی پشتەوە دیار بێ ئەلپاسینۆیە و با بڵێ هین بڵێن ئەلپاسینۆ بڵێ بەس بەوەی ئاگەر دیار بێ ڕۆبرتۆ دنۆرۆ بێ و تاکسی درایڤەر بێ بەس معلوم نییە هیچ تاکسی درایڤەر بێت چی دیار معلوم نییە زیاتر لە هینی ئەزان چیەبی لە شتی فیلمی جاسوسی و یان مافیای و ئەوانە ئابینیت شتی لەو بابەت فیلمێکی لەواچێت لە داسانێکی ئابۆ شێوەیەتە پێشچاو من بە زەعیفی دانم و
هەستەکەم پەیامەکەی نەگەیانوە ئەجا ئەو تەکنیکەشی کە بەکاری هانیوە ئەمە هەمان ئەو تەکنیکە باسمان کە تەکنیکی سکرین پێڵەن سکرین زەیف دروکی پێڵەن وەکو لایەنی هوەری جوانە ینی وەکۆتوانانی کوستنی بەس باسی ئەگەر باسی نەباسی ئینکەی بەس بڵێ شتێک تابلێکی هوەری شتێکی جوانە بەس نابێ باسی بڵێمە پۆستەرە یان پۆستەری فیلمە یان هەتا بۆ بەرگی کتێبی شانە توانین بڵێ وەکو لایەنی هوەری تەکنیکی زەیف دروکی تیا بەکار هاتووە ینی شارەزای نەکردێتی لایەن تەکنیەکەی بەخۆتە بەڵام ناڵێم وەکوین پێم وانە بچێتە خانەی پۆستەرێکی سەرکەوتووە ئەخر کاکە ڕێنازیان لە فیلم و لە پۆستەر و لە هەموو بوارەکانە لە مۆسیقاشە چەند شارەزا بیت بەڵام ئەگەر خزمەتی بابەتی نەکرد چی لە شارەزایە کاکە چی لەوە شتێکی ئابێتە ئەنتی شارەزایی خراپە بێ بێتە ئێمە کە گوێ لە قورآنی حەسەن زیرەکە گرین دوو دێڕە لە لەحنەکەیە لە ئاوازەکەیە دوو دێڕە بەڵام ئەوەنە تامی خۆشە ئەوەنە تامی خۆشە کە گوێی لێگری قەت لێی تێر نابی بەڵام کاتێکا بینی سێرەکەی هەر مۆسیقەیەکی کوردمان هاتووە یەک سەمفۆنی داناوە هەر ئەو دوو دێڕە هەرچەنی لێک هەرچەنەی هێنی تۆی بێ لە زەتی لێ نابینی ئێخۆەوە کادیمیشیشی تیا کردووە ئەوە یعنی هەموو جارێکە و لێزانیە ناگاتە ئەوەی کە هوەرەکە جوان بگات ئێستا لەم تابلۆیە نەتامی تایە یعنی تامێک چاو لە زەتی لێ ببینێ وەنە گزارش تێکشە باسی پۆستەر ناکەم بابێنە سەر وەکو تابلۆیەک یعنی گزارش لە چی ئەکات قەیناکە باوەڕێن تەکنیکی بەکارێنان و لە کۆنتراسا و لە تەوازنە و لە فیگەرە و ئەوانە جوانە وە جۆری ئیشکردنەکەش جوانە بەڵام چیمان پێڵێت وابزانم بۆی کاتەکەمان زۆر هین نەبێ مەجبورم بەشی پۆستەر زۆر ماوە بەشی ڕووسی بخینە کاتێکی تر بەس باسی پۆلۆنیا بکەین یا بە بیپەڕێنم وەکو وابزانم سەعاتێک و 3 دقەیە ئەگەر ئێستا پۆلۆنیا تەواو بوو مەڕۆ سەر بابەتی تر چونکە هینمانەیە تۆ خۆشن میوانەکانت دێن فریایان ناکەوی ڕاستە ئەمە یەک دوو شەنێک پرسیارمانەیە جوابی پرسیارەکان بدەینەوە دەبوو من تەنها سێشتی بچووک باسەکەم ئەمەیان پۆلۆنیە یان رووسیا هەر پۆلۆنیە ئەم دوو دانێت پۆلۆنی تر باسەکەم و لەگەڵ دانێکی ئەفریقی دوای ڕووسەکە دانێن بۆ حەڵقەیەکی تر باشە چکوێ بە دوای بە تەفاسیل باسی مەدرسەی بنیادگەری ڕووسی شەکەین لەگەڵ یا با بچینە سەر ئەمە ئەم هونەرمەندە ئەمەی این ڕۆمان سێلیڤیچ زۆر هونەرمەندێکی زۆر بەهێز ژمارە 18 ئەگەر بتوانین ئەمانەشدە نەبوو ناماشدە نەبوو با بچین سەر ئەمە هونەرمەندێکی زۆر گرنگە لە یەکێکە لە هونەرمەندە بەهێزەکان ینی لە پۆستەری جیهانیە ڕۆمان سێلیڤیچ زیاترە توانین بڵین سەری مارەکە ئەمە بوو ئەم بەزمەکە ئەم دایناوە ئەمەی کە یەکێکە لەوانەی کە سەری کە زۆر توانیوێتی ئەم شتە بەهێزکات بابەتی بڵین قوتابخانەی این بەرەو پێشبەرە ئەم ڕۆمان سێلیڤیچە کاریگەری زۆری هەبووە لەسەر مەدرسەی پۆستەری فیلمی پۆلۆنی فیلمی فرتیگۆی هیچکۆکە تەبەنەمە جاری تر باسمان کرد پێم وابێ ئەم فیلمە خۆی ئەم پۆستەرێکی ئارتە و بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش دروست کراوە و ناسراوە لەر شوێنەکای بینی ئەیناسیتەوە فیگۆری تیانە سیلوێتی تیا بەکارهانیوانی هاشکڵە ڕەشەکانە بەستە ناشکلی دەرەوەی بەکارهانیوە لەگەڵ کۆمەڵی حرەکەتە ئەمە توانێت پێمان بڵین وەختێکم فیلمە نوسخە پۆلۆنەکەی بینین سێرەکەی عالەمێکی ترمان پیشانەیە ترسەکەمان پیشانەیە کرایمەکەمان پیشانەیە ینی دوو پۆستەرن هەردووکی دوو پۆستەری بەڵێ هەردوو دوو پۆستەری بەناوبانگن بەڵام هەر کەسەوە بە ئەتیجاهی خۆی ئەگەر ئێمە زیاد تەرکیزەکەینەوە سەرەوەی پۆلۆنیەکە ئەوەی ڕۆمان سێلیڤیچ سێرەکەی لێرە یاریەکە بە شکڵ ینی یاریەکە بە ئاناتۆمی بۆ کە لەسەرێکمان پیشانەیە بەڵام
لەلایەکشەوە جیسمێکی ئینسانێکمان پیشانەیە پێمان وایە ئەو جیسمەهی ئەو بەزی ئەو ژنیە ئەوە جیسم نییە پەنجەمۆرمان پیشانەیە ئەو خەتە سوور و شین و سەوزە پیشانمانەیە کە وەکو گێژاوەکەی هەرو گێژاوی ها لەوەی ترا لە سوورەکە شار هاتووە لەوەی ئەسلەکە لەوە هیچ کۆکا دیسانەوە هاتۆتەوە ئەو گێژاومان پیشانەیەتەوە جا باگراوندێکی سپیمانەیەاتێت لێرە ئەم باگراوندە بۆچی زیاتر ئەم باگراوندی هەڵبژاردووە بۆ تەرکیز کاتەوە سەرچی سەر تێکست و تیپۆگرافیەکەی لێرە سێکی تیپۆگرافیەکەی بە گەورەی ئەوەی باسی مەسەرەن باسی هیچ کۆ کراوە باسی ئینەکە خۆی نەکراوە فتیگۆگەی تیانە چکە خۆی گرنگە لە چوان ئەم علامەتەکەی پیاوە لە ناوەڕاستە لای دانی کە لە سەرەکەەوە تایتڵی فیلمەکەی نووسیوە بەڵام زیاتر تەرکیزی کردوە سەر هیچ کۆک خۆی لەبەرەوەی ئەم ئەوێت نوسخەی تایبەت بە خۆی دروستکات دایما ئەوێت جیاواز بێت لەو نوسخەی کە هەیە تەنانەت دەستکاری لە ینی تەنزیمی بڵین ها تەنزیمی کرۆنۆگرافیەکەی کە ئەڵێ لە پێشاتۆ تایتڵ داانەی دواتر مومەسیل داانەی دواتر نووسەر و سینناریویست و ئەنج دوایی هوەریەکان داانێ ئەم بڵێن و تەنزیمێکی هەرمی داانرێ ئەم دەستکاری لەوە شا کردووە یەکەم کەس هاتووە ناوی مخریجەکە داانێت دواتریت ناوی نووسەرەکە ناوی مومەسیلەکان داانێت مکولایەن تیپۆگرافی هەستەکەی لێرە دەستکاری لە هەموو شتێکە جیاوازی هەبووە جیاوازیشی پیشانناوە بۆ ئێمە گرنگە بزانین بە وریاییەوە ئەو جیاوازیە چۆن نیشان بین ئایا چۆنێ خزمەتەکات بەوە ئەگە تایتڵی فیلمەکە ئاریس بکەین لە پۆستەرێکە خزمەت چەنە خزمەتەکە یان ناوی مخریجەکە یان ناوی مومەسیلەکە یان فیگورەکان ئەبێ دراسی بۆ بکەین دراسەکە چییە چەند نوسخەیەکی لێ دروستین وەکولانی تەکنی کۆمەڵێت نوسخە دروستکە هەرەکەی بە جیاواز هەرەکەی لایەنێکی ئیبراز بکەیت و پیشانی خەڵکی شارەزا پیشانی کۆمەڵە خەڵکی بین و لە ئەخیرا دوایی دەربکە چێ زۆرترین پەسەند بێت ئەتوانی ئەوە دابنی و ڕەنگە لای ئەمەی کە ڕۆمانزیلڤیچ ئەیکات ئاوا بێ بڵین کاریگەری هینی لەسەر بێت ئەزانێ جمهور بە شوێن ناوی هێچ کۆکەوەیە نەک بە شوێن تایتڵەوە یعنی کە تۆڵی ستیڤن سپیلبرگ تۆ ئۆتۆماتیک دوای ستیڤن سپیلبرگەکەوی یا دوای چارلی چاپلنگەکەوی دوای هیچ کۆکەکەوی ئۆتۆماتیک وەکو وەسیلەیەکی تیجاریە کرێ بەکاری بێنێ با بێنە سەر ئەخیر شت ئەخیر دانە ژمارە 90 بۆی بتوانین فریا شتەکانی ترکەین بەداخەوە ئەوانی تر ناتوانین تەواوکەین باشی رووسیا مەبەسم مقارنەی بینی کەلتورەکانە ئەم پۆستەری فیلمی کینگ کۆنگە یەکێکیان پۆستەر ئەمریکیەکەیە ئەوە دیارە لای ڕاستە ئەمی تریان لەکوێ دروستکرا لە کۆنگۆ دروستکراوە لە وڵاتی کۆنگۆ ئەو کاتە مستعمەرەی بەلجیکا بوو تەماشاکەین هەر کەسە وینی خۆی دەرکردووە ینی بە پێی ئەجوایی خۆی کۆنگۆ لەبەرەوەی وڵاتێکی ئەفریقیە خەڵکەکەی وەکو ئەفریقا ناو هینەکەی دەرکردووە ناو غاباتەکانی دەرکردووە و ئەجوایکی گەرمی پێیاوە تا نووسینەکەشی سێریکە وەکو نووسینێکی غاباتی وەحشیانە نووسراوە کینگ کۆنگ لە کاتێکە ئەسڵێک ئەمریکەکە سێرەکەی زۆر غەربیانە نووسراوە زۆر ماکشینانە نووسراوە زۆر حرفەکانی ڕێک خەڵکەکانی و لە شارێکی گەورایە وەکو بڵێن شارێکی گەورەی مێترۆپۆلی گەورایە ینی دوو عالەم و دوو ئەتمۆسفیری زۆر جیاوازە بینین چۆ دوو نەرمەندی جیاواز دروستیان کرد دوو جمهوری جیاوازەی بینن پێم وایە بۆ ئەو سەردەمەش بە تایبەتی
ئەگەر ئەوەی ئەمریکەکە بێنیتە ئێرە ئەوەی پێچوانی بکەیتەوە لەوانەیە بۆ جمهوری و سەردەمە ڕەنگە ئێستا قبولی بکەن بەڵام بۆ کاتە زەحمەت بووە تۆ بڵێ من هۆرلایەک بەو دەرەجە بۆ گەورەیە بێتە ناو شارێکی گەورەی وەکو نیویۆرکەوە بۆ جمهورێکی خەڵکی کۆنگۆ ئەمە جێگەی قبول نییە لەبەرەوە نوسخەکەی خۆیانان بەو شێوەیە دروست کردووە ئەنی هەروە بۆ ئەمە بۆ هین بوو بۆ سەرنج ڕاکێش بوو لای من کە سیرەکەی چۆن کاریگەری ینی بیئەی ئەو وڵاتە کاریگەری لەسەر جۆری پۆستەرەکەش داێت بچینە سەر چیتر یان تاوا تاوای کەی نەگەر ڕایەک شتێک هەیە سەرەوە با بچینە سەرگەر وەڵاهی من ڕام نییە نامێ هیچی لەسەر بڵێم هەرەوەی کە تۆ شوت و پێشتریش باسمان کرد توانین هەر کۆمەڵێک فیلمی ئەم بچۆ ژمارە 20 بێ زەحمەت من پێم وایە لێرە گەر بتوانین ڕای گرین بۆی نەچینە سەر بابەتی تر ناچینە سەر بابەتی بەس چۆ ژمارە 20 کۆمەڵێک بەرهەمی ئەو هەر هونەرمەندی ئەوەی خۆمانە ڕۆمانسی چونکە هەنێ هینەیە پرسیارەیە ئەمە کۆمەڵێک بەرهەمی ئەوەن کە زۆر جیاوازن زۆر تایبەتن ئەتوانین بڵین ئەم هونەرمەندە پێشەنگی مەدرسەی پۆلۆنیە سەیری فیلمەکان بکەین سەیری پۆستەرەکانی پێشەنگی مەدرسەی پۆستەری پۆلۆنیا ئەمان شت فیلمەکەی هێچکۆکیشی تایە لەو بینە دیارە پرۆفشناڵی بواری پۆستەرە دیارە زۆر زۆر هونەریە زۆر جیاوازە و زۆریش بیرۆکەکانی یعنی ئەخردێکێک لە سفاتی پۆستەرەوەیە تۆ چی ئەدۆزیتەوە چۆن شتێکی غەریب دانێ چۆن شتێکی نامۆ لە فیگەر و تەکوین و ئیتر لە دابەشکردنەکەی چۆن چی بکەین لە کۆنتراستی ڕەنگە هەنی سێرەکەی ئێمە باسیێمان کرد بۆ نمونە تەکنیکی کۆلاژی تیا بەکار هاتۆ تەکنیکیشی ئەڵمانیە بەس ئەڵمانی لە هوەری بڵین ئەڵمانیا کە بەکاری هاتووە جیاواز بە بەس ئەم لێرە کۆلاژیشی بەکارهانیوە هەم مەدرسەی بڵین سوریالەتی تیاابک سوریالەتی فەڕەنسی تیا بەکارهانیوە و لەگەڵەوەی شاسێرەکەی مەدرسەی بڵین بنیەوێتی ئەوەی کە پێڵێن سترکتوریزمی بنیادگەرایی ڕووسی تیا بەکارهێناوە جگەرەوەی کە هینی خۆشی تیاوە ینی دەزڕنگینی خۆشی تیا بەکارهێناوە لەگەڵەوە سێرکی زۆر جیاوازە لە پۆستەرەکانی هۆلیود و پۆستەری غەربی هەر ستایلێکی تایبەتە بەخۆی جوانە ینی ڕۆمان کاڵویژ ینی کەسێکی زۆر تایبەتە لە عالەمی پۆستەرە بێ ئەتیباری بۆ پێ دیراسی بکرێت بڵێ جا کاکە ڕێنازگیانوا بزانم کۆڵە هەنێ پرسیارمانەیە نێشتێ با بچینە سەرەوانە زۆر باشە میش هیوادارم باشە چونکە با تۆش فریا بکەویت کاک تەنیا کەریم بەردەوام بەشدارە لەگەڵمان کەسێکە من هەستەکەم لایڤەکانمان موانەکان بەبێ ئەو بوونی نییە اینجا بۆیە خۆم تەنیا کەریم خۆشحاڵین هەمیشە لەگەڵمانەیە بەڵێ پێم وایە هوەری شێوازی دیزاینکردنی پۆستەر ئەبێ تعبیر و فکر بێت لە هەمان کات دەبێ بابەت و ناوەڕۆکی فیلم دەربڕێت شەر نییە باس لە ناو نیشانی فیلم کات بەڵێ ئەوە بۆ ئەم سەردەمەی ئێمە بڵێ چکە ئێمە بەلێشاو فیلمە بینین بەلێشاو فیلم یێتە بەردەسمان لەبەرەوە حەزەکەین فیکرەیەک وەرگین لە فیلمەکە قسەکەی کاکتەنیا کەریم زۆر تەوا بۆم سەردەمە چکە تۆ فیکرەیەکیش لە پۆستەرەکەەوە وەرگری پێویستە ئەو ڕعاەتی ئەوە بکرێت ئێمەکو لایەنی لەوانەیە لە فیلمی مەدرسەی پۆلۆنیا کەمتر ئەوە بوو بێ زیاتر تەکیز کراوە سەر لایەنە هوەرێکە بەزوتمان ظروفی ئەو سەردەمە و جمهوری خەڵک جمهوری ئەو سەردەمە پێویستی بەوە نەبوو پێویستی بەوە بۆ بچێتە دەرێ تەرفی هەیە بکات و وەکو لایەنێکی ئیشباعی سەقافی خۆی پێوە بکات بەڵام بۆم سەردەمە بالفعل وایەتەوە بێ فیلمەکە بتوانێت فکرەیەکە باتێجیناتەوە ناتوانانی ئەوەنگە کاتی نییە ینی شتێک هەڵبژێری دوایی ئەو شتە نەبێت کە خۆتە دەوێت بەڵێ هەر کاکتەنیا پرسیار لە هینێکی پێە پاڵپشتیەکە بۆ قسەکەمانە باسی سینەمای ئێرانمان کرد چونکە فیلم سازەکانیان تا ئێستا خاوەنی دۆزن و سانسۆرێکی گەرمان لەسرە ئەوی شەڵێ زۆر ڕاستە سینەمای ئێرانی ئێستا زۆر پێشکەوت و لەسەر ئاستی سینەمای جیان هاوڕێن یعنی لەگەڵەوەیە ئەوە برادرانی تریش دەستخۆشی شتەکەن
لێرە کاک تەنیا شتێکی کاڵێڵە پێم باشە باسێک لەسەر کاریگەری پۆستەر لە فیلمی کوردی من ئەمەیە لێرە وەڵامی کاکتەنیا بەمەوە کاکتەنیا تۆ خۆ جاری پێشوشە لەگەڵمان نبووی کە باسی فیلمی کوردی کرا ئێستا وانەکانی کاک ڕێناس بە من بێ ئەگەر بۆم بکرێت وەکو فیلم سازان حەزەکەین هەموو ئەموانانەی کۆ بکرێتەوە کەسێک هاوکارمان بێت بیکەین بە کتێب بۆی بە سەرچاوە چونکە ئەمە بەش بەشە ئەهاوەتانێ لە بەشێکە باسی بەس پۆستەری فیلمی کوردی کرد باسی پۆستەری فیلمی جیهانی کرد باسی بنەماکانی کرد ئێستا هاتۆتە سەر هەرێمێکی کە دەڤەرێکی کە ئەویش دەڤەری با بڵێن سۆشیالیەکانە ڕۆژەڵاتی ئەوروپا و ئەو ناوچانەیە و ڕۆڵیشیان هەبووە و سینەمای پۆڵۆنی یەکێکە لەو سینەمایانەی کە ڕۆڵی بەرچاوی هەیە لە جیهانەوە سینەمای ڕووسی ماوە باسی کا سینەمای ئیتاڵی ماوە کە ئەمانە ڕۆڵیانەیە سینەمای فەڕەنسی ئەی چۆن ناتوانین بگەڕێنەوە جارێکی کە بۆ باسی پۆستەری فیلمی کوردی بکەین و هەشە ئەگەر کەسێکەوێت توانێت بچێتە وانەی پێشوو وابزان لەوانەی سێما بوو ئەتوانێت سود لەوێ ببینێ داهاتوە ئەگەر کۆمەڵێک پۆستەری ترمان بەدەست گەیشت ئەوانەی کە قسەمان لەسەر نەکردووە حەڵقەیەک بۆ ئەوە دابنین ئێمە داوامان کردوتمانە فیلمانە بگەین نەدەست فیلم سازان ئەو کێ حەزی کرد پۆستەر وشە دەگەر لای بوو ئەتوانین ئێمەش گەڕانی خۆمانی بۆ بکەین بەڵام بابەتەکان زۆرن شوێمە ئەگەر هەر محازەری وڵاتێکی بۆ دابنین یان ڕێباز یانی یەک مەدرسەی بۆ دابنین ینی زۆرە کات تەوەن بینی تا ئەو کاتە ئەکرێ کۆمەڵی ماتریالی ترمان بەدەست بگات ئەگەر خۆی بۆ سەروشتی خۆی هەبووە توانێت بۆمان بنێرێ وڵایمان کرد فیلمی کچی کافرۆش پۆستەرەکەیمان بۆ بنێرێ ئەوەی لە لای منە کوالیتیەکەی باش نییە کاکتەنیا بۆیە حەزەکەم خۆتەوەی جوانەکەیانم بۆ بنێریت بۆ کاگڕێناسی بنێرینە بۆ کاگڕێناسی بنێرە و هەتا باشمان باسکردوتمان هەرکاکە بەڵێن تەدەینێ بە تایبەت باسی ئەوەی پۆستەرەکەی تۆ بکەیت ئاشەر نییە خۆ هەرە فیلمی تری هەبێ یان کەسێکە فیلمی دراسی خۆی هەبێت ئەوەی کە فیلمی کردبێ بۆ کاتی مەکتەب و ئەترۆحەوە ئەوانش ئاسایی تۆ خاوەنی بەڵێنی خۆت نەبووی داوای لێ بردنەکە هەر لە خۆشەویستی شاو قسێشم کرد اینجا تابان یاسین تابان خان ئەڵێ تێبینی سەبارەت بە ڕەنگە کۆنتراستەکان زیاتر بۆ کەمکردنەوەی کاریگەری لەسەر چاوی بینەرە واتە ڕەنگی زۆر تیژ وەکو سووری گوڵاڵە سوورەکە دژەکەی شینە تۆخەکەی بۆ ئەوەیە چاو عەزێت نەدات بەڵێ خۆی هەر ڕەنگێ بە تەنیا وەزیفەیەکی هەیە تۆ لێرە ئەوەی کە ئەگەر ڕەنگێکی سوور بە تەنیا دابنی یەک وەزیفەیە و بڵین زاڵە بێ بەسەر هەموو پانتایی لە حەکەیە وەکو تابانخان ئەڵێ چاو عەزێت یا ڕازەکە چاو عەزێدانەکە چییە زاڵە بێ بەسەر هەموو هینەکانی تۆ ئەحساساتەکانی تۆ لە کاتێکا تۆ پێویستی بەوە هەیە معلوماتی زۆرتر وەرگری ئەو معلوماتانە بە یەک ڕنگ وەرناگیرێ ئێمە گەر هینێکمان کرد لایڤێکمان کرد لەسەر ڕنگ بە تایبەت ئەوە ڕوونەکەینەوە هەر ڕەنگە و چ کاریگەریەک لەسەر چ جۆرێک ئیحساسی مرۆڤ دائەنێ وەرە چ جێگەیەکی بەشی مێشتیا کاریگەریەکی لەسەردانێ و ڕەتفعلەکەی لەسەری چۆنە بێ بەڵێ تەبەن تا کۆنتراست زیاتر کۆنتراستی گونجاو دابنرێ یەک ئەڵێن کۆمپلیمنتیەکە کۆمپلیمنتەر کەڵەر ینی ئەوی تر تەواوەکات ئەو شینە شینی تەرکواز ئەو شینەی کە کۆبڵتی پێڵن لەگەڵ ماخێنتاکە ئەوە هینی یەکترەکەن یەک کۆمپلیمنتی ئەوی ترەکاتەوە بەڵێ کاک تەنیا بینێکیکەی هەیە تێبینێکیکەی زۆر جوانە لای من ئەڵێ جاری وا هەبووە دایالۆگی فیلمێک کە سەرنجڕاکێشە کراوەتە پۆستەری فیلم لە ڕووی ڕیاکشنەوە دایالۆگی فیلمێک کراوە بە پۆستەری فیلمێک ینی وەکو ئەوەی کە پێڵێن مۆتۆ وەکو مۆتۆ بەکار وەکو شعار بەکارە هێنرێ تقریبا ئەوە تقریبا ئێستا زۆر بەکار نایە جاران بەکاریان نەهانی زیاتر ها لە فیلمی عەساب و شتایان نووسی مەسەلەن و بەهێزترین فیلم بۆ ئاکاواکە مەسەمیان و ینی
زۆرتر لە شتی تەبلیغاتیا بوو ئەگەر مەبەستی ئەوە بێ مەبەستی ئەوە کە چۆن جاران شیعارات بەکارەهێنرا مەسەن چۆن تۆ کتێبێک بەر لەوەی چاپ کرێ لە چاپی دووەمی کتێبەکەیە ڕای کۆمەڵێ نقادی باش لە پشتی کتێبەکە ئەنووسێ یا مەسەڵێن فلانە جەریدەی فۆلکسکرانتی مەسەڵەن ئەوە فۆلکسران کە دەرەچێت لە هۆڵندا کتێب لە هۆڵندا دەرەچێت ئەگە فۆلکسکران لەسەری بنووسێ لە پشتەوە نووسێ لە فۆلکسکراند ئەوەی لەسەر نووسیوە وەکو دەمێک وەکو ڕیفرەنسێک ئەکرێ ئەوە بەکارێ بەس ێستا تەسەورەکەم زۆر استیفادە لەو ئەوە ناکرێت لەو نەوە شعارەتان چکە ئێستا شتی تر ئەمەگە زۆرە ئەمەنە وەسائلی تر زۆرە و کۆمپیوتەر هەیە و کۆمپیوتەر ئەتوانێ زۆر شتێ بۆ دروستکات ینی زۆر فیگوری سەیری بۆ دروستەکات باگراوندی سەیری بۆ دروستەکات یاری بە مەوقعەتی فیگورەکانەکرێت زۆر جار جێگە بۆ ئەو تێکستە ناهێڕێتەوە بەڵام هەموو شتێ واریدە هیچ شتێک مستەحیلات نییە بەڵێ کاک سۆرانی ئەڵێ وەک بزانی چۆن وڵاتانی بەرهەمێنەری فیلمەکان ڕێئەدەن بە وڵاتانی تر بۆ خۆیان پۆستەری تایبەت بە فیلمەکان دروست بکەن ئەوان چۆن ئەوان ڕێگادەن بەڵێ ئەوە بە ئیتیفاقە تەبعاً بەشێکی لانەی بە ئیتیفاق بێت ئیتیفاقەکە چییە مەسەن ئەوان کامل حقوقەکە ئەکردنەوە جاران لە وڵاتانی شەرقا ئەوروپای شەرقوشتا تەبعاً یان وڵاتانی کە بڵین جۆرێک لە سیستمێکی شمولی هەبوو کامل حقوقەکەی کڕیەوە ئەو وەختەی تر خۆی ئازاد بوو چۆنی لێکە چونکە حتا بۆی هەبوو دەستکاری بە ئارەزوی خۆی سانسۆرێکرد لێ بڕی لێ شتی لێ کرد بەڵام ئێستا جیاوازە تەمان ئێستا لەبەرەوەی حقوقی هین بڵین دنیا گلۆبالیزیشن ئەو گلۆبالیزیشنە کابرا ناتوانێت بە ئارزوی خۆی دەستکاری کاوهینیکە مەجبورە لەسەر خەتە عامەکانی بیهێڵێتەوە بەڵام هەمیشە پۆستەری تایبەتی لۆکاڵ هەیە ینی حتا تۆ ئەو ئەفلامانەی ئەمریکا لە هۆلیوود دەرەچێت لە ئیتالیا بەجیا هینی بۆ کرد لە فەڕەنسا بەجیا پۆستەری بۆ کرێت بەس خەتێکی گشتی هەیە مەسەلەن تیپۆگرافیەکەی بێت ئەو فیگورە ئەسڵانە ئەو فیگورە هینانە بەکار بهێنرێت ئەتیماد کار سەرەوەی ئیتیفاقەکە چۆن کراوە ئەشکرێ تۆ بڵێ هەر ئەسڵ من بە هەموو شتێکیە گۆڕم و بڵین جیاواز لە ڕووی قانونی و لەوانەیە ئەوە نەبێت بەڵام بەعام واریدە ئەو شتە وجودی هەیە تۆ نوسخەی لۆکاڵی و هەبێ بۆ خۆت نوسخەیەکی تریشی هەیە نوسخە ئامەکە جیاوازە لە نوسخە لۆکاڵیەکە ئەی گونجێنی بە پێی ئەجووە مەسەڵەن فیلم هەیە هینی تیا لە پۆستەرەکە کۆمەڵێک لە قەتاتی لەوانی تیاێ ڕوود بێت ڕشتی ڕووتی تیابێت لە وڵاتی وکو ئێرانە نەتوانرێ بۆ شوێ مەجبورە حەقیەوەی هەیە دەستکاری بکات بە پێی سیستەمەکەی خۆی ئەی گونجێنێت دەنگ نییە ببوورە کاکە ڕێنازیانەوە دەنگەکەم گردوتم کۆکەیەکەمە بوتم ئادەر نەکەوان نییە نازانم کاکە سۆرانش ئەگەر ئاگای لێبێ جاران لە سینەماکانە بە تایبەت لە جەژنە بۆ ئەوەی فیلمێ زۆر لێ بدرێ و خەڵکێ زۆر بێ بیبینی و مناڵی ترە چون بۆ سەیری فیلم لە جەژنە فیلمەکە زوو ئەیان پەڕان جا هاوارمانە کە دەرە وڵات دزی ئەرە وڵات دزی ئەو فیلمەکە ئەپەڕێنێ لە بابەتەکە لە ئادا ئیجار بێشی کەرگەلێ جار هەبوو سانسۆر هەبوو لەسەر فیلمەکان لە هەنێ جێگە ئەوانەش لە ئابرا چونکەەوە کە هەرچوو هەرچ وڵاتێکە وڵاتە بەکەیفی خۆی دەستکاریەکە و شتێکی کەش ئەوەشیان نازانمەوە هەر بیرتانەیاننا لە پێشی سینەماکان ئەو تابلۆیانی کە دروستەکران و پۆستەرانی دروستەکران هی عێراق جاری وایە سەرمانە کرد ناوی کەسێکی عەرەب لە ژێرەوە بوو ڕەسامەکە عەرەبێک بوو چونکە ناوی پۆستەرەکە شتەکانی بە عەرەبی ئەنووسی بە ئینگلیزی نەیەنووسی ئینجا ئەوە بۆیە جارێکی کە بکرێتەوە یعنی ئەوەی بە گەورەی قوماشێ بوو هەڵەواسرا ئەوانە شەمویە فەرقی هەبوو ئەو ڕەزامەندیە هەیە ئەو ئیتفاقە هەیە لە بینی کەمپانیەکانە هی ئەم وڵاتە و هی کەمپانی پرۆداکشنەکەیە کە بتوانن ئەو گۆڕانکاریانە دروست بکەن ئێستش لە هیندستان و ئەوانش
تا ئێستا هەیە مثلەن فیلمی زۆر دروست کراوە دۆکمنتەری کۆمەڵێکن ئیشیان بەس ئەوەیە ئەنی بەس ئەوە دروستەکەن بێ بزان چییە ڕستمەکەیان بۆیت دروستیەکەنەوە ئەوەی کە پیان و کالیکۆت لەسەر کالیکۆت دروستیەکەن و سینەما شعبیەکان زیاتر ئەوە سینەما سیروانوان لای خۆمان شعبی مثلەن ئەو سینەمایانە پۆستەر نەبوو بەس کالیکۆت بوو پیشانە درا و دروستەکرا و دوایی سڕیەوە حتا زۆرێک لەو کالیکۆتانە نەماون ئێستا هەتا لە بۆ نەماوە لەبەر هەموو جارێ سینەماکە مەجموعەیە کالیکۆتی خۆی بۆ ئەی سڕی و دروستێکرەوە لەسەری فیلمێکی تازا ئەوەیە سڕیەوە دانێتی لەسەر دروستەکە بەڵێ اینجا گلەیەکی کەمان لەسەرە کاک ڕێنازگیان مامۆستا جوانە جوانەخانەڵێ پۆستەرەکانی منیشتان بیر نەچێ کاک سەرکەوت گلەیی بێت لە لایوی پێشتر کە گەیشتە سەر پۆستەرەکەی من و کۆتاییتان پێهێنا دەستان خۆش بێت وڵایتر وابزانم کاتەکە بەشی نەکرد نازانم شتێک بوو لەو بابەتانە من وابزانم پۆستەری جوانەخان وابزانم قسەمان لەسەر کرد ئەگەر ئەوەی تاریکێک بوو نێکی تاریک بوو فیگۆرێکی تاریک بوو مان لەسەری نەکرد وابزانم هەرەوە بۆتانە خۆشی گلەیمان لێکا کاکەیتر گلەیەکەی قبوڵە ئەم بۆ ئەم جارە قساکەین ببوورێ دامان نابوو چاوەڕێ پۆستەری کاکتەنیاشینەوە مامۆسا جوانەشی هاتە سەر بەسەر چاو خزمەتای کاکسۆرانیش فیلمێکی تازەی بەدەستەوەیەوە خەریکم پۆستەرەکە خۆم بۆ یەکەم ئەگەر تەواو بوو ئەویش ئاسێویش دەکەین زۆر چاکە کاک سۆرانەڵێ بەڵێ ئاگام لێ دەستان خۆش بۆ وەڵامەکانەوانی کە و ئینماندا جوانە خانشەر زۆر سوپاسەکە و کاک ڕێنازگیان نازام خۆت لە کۆتایە چیت هەیە و تۆ ئەبێ فریای میوانەکانشت کەویت من لە کۆتایە زۆر سوپاسی ئامادەبوونی ئەو هاوڕێیانە کە میوادارم بابەتەکەتان بەدڵ بوو بێ تۆزێک من وەرحاصل وەزعێکی تایبەتم هەبوو زۆر پەلەی پێوە دیار بوو داوای لێبڕ نەکەین بەڵام من بابەتە دوور درێژە زۆرە خانێ و هیوادارین باشتر پێ بێت و من هەستەکەم بۆ منیش ئیسفادە هەیە چکە ئەم دانیشتانە هەستەکەم ئێستا بابەتەکە قوڵتر بۆ تۆ منش قوڵتر چوومەتە ناو ئەو بابەتانە و بە تەرجیع و ئێوەش بە تەرجیع و گەرموگوڕی ئێوەش منیش خۆشحاڵم و هیوادارم بتوانین پەرەی پێبین لە ئاسێکی باشترا بتوانین ببینە پێشی ئەم دانیشتان بەڵێ طبعاً ئازیزان بۆکو بزانن ئێمە ئەم تەوەرەی ئێستای کاکە ڕێناز با بڵێن باسی پۆستەر بۆ خۆی واماندا نابوو لەوەیە بە یەکوانە کۆتایی بێت بەڵام کاتێک کە سێرمان کرد بابەتەکە زیاتر هەڵەگرێت و هەموو لایەنەکانی پێویستە و پێویستە بە مێژوو و چۆنیەتی بەکارێنان و چۆنەتی ئیشکردن لەسەر پۆستەر لە سینەمای جیهانیە ئەو پۆستەرانی کە کاریگەریان هەیە زۆر زۆر پێویستەوە من خۆم داوام لە کاک ڕێناز کرد با درێژەی پێبێت چونکە ئێمە سەرچاوەمان کەمە سەرچاوی فیلمسازیمان کەمە و لەسەر پۆستەری فیلمسازی و شانۆیە هەر هیچمان نییە ئەمە لە بواری شێوەکاریشە لەسەر پۆستەر شتمان زۆر کەمە اینجا بۆ ئەمە نەبێ بە سەرچاوە و کاتێک کە بینیشم کاک ڕێناز زۆر بە ڕژدی ئەم قسەیەکەم جێی شانازیمە کە زۆر دڵسۆزانە خۆی بۆ هیلا کردووە بە دوای سەرچاوەیە زۆر بە وردی ئەگەڕێت ئەمە ئەدڵبەتە سوودی ئەبێت وە سوودی هەیە من بۆ خۆم سوودی زۆرم لێبینیوە وە سوودیشی ئەبێ بۆ پاشە ڕۆژ و بۆ نەوەکانی فیلمسازی ئایندەشمان من لای خۆ دەستخۆشیێکی زۆر زۆر گەرمی لەکەم دەستەکانە خۆش بێ و کارێکی زۆر زۆر بە پێ ذکر کاکە ڕێنازیان ئیتر جارێکی کەشەڵێ مۆگەر شتێکت هەیە حەزەکەم بێڵێ و بۆی کۆتایی بە بەرنامەکەمان بێنی زۆر سپاس منیش هەتا پێم کرێ بتوانم لە خزمەتام لە ڕاستیا ئێمە ئەمڕۆ بە نیاز بوون ینی باز لە چەند وڵاتێک بکەین بەڵام بابەتەکان درێژە خایەنێ و زۆری شتەکان زۆر جار مناقەشەش لەگەڵ تۆ کاک سەرکە مجاملە نەبێ خۆشە ئیتر درێژە ئاخایەنێ زۆر جار شتی ارتیجالی زیاتر بابەتەکە دەرەچین لە بابەتەکە ژنا من بەنیاز بووم چەند وڵاتێک باسکەم بەڵام بۆ پێویستە من 11 شوێنم دیاری کردووە لە بابەتەکانی بڵێ قسێسەکە پۆلۆنیامان بەهەرحاڵ ئەمڕۆ تەواو کرد ئەگەر ینی بەشێ ناتۆی بڵێنەوە بەڵام قسەمان لەسەر کرد
بەشێکی تدانین بۆ رووسیا و ئەگەر توانیمان چیک و هەنگاریا بەڵام لەوانەیە رووسیا خۆی بەتەنیا هینێکی بوێ دوای دێنە سەر ئەڵمانیا فەڕەنسا ئیتالیا چکۆمانە جیاوازن هەر یەکێ قوتابخانە و هینی خۆی جیاواز ئەگەر لە یەک بچێ لێشین مەسەن بەلجیکا و هۆڵندا و ئەمانە بەیەکەوە توانین باسکەین دواتر بە شکلێکی عام مەسەلەن ئەمریکای لاتین باسکەین مەدرسەی کوبا ئەمریکای لاتین گرنگە بەریتانیا بە تەنیا خۆی پێم وابێ لەوانەیە بیەوێت ئەگەر پێویست کات ئەجا یەنە سەر ئەمریکا بەس ئەمریکای هۆلیود نا ئەمجارە باسی هۆلیود ناکەین بە هەموو شێ بتوانین چکە ئەمریکا خۆی مەدرسەیەکی گەورەیە و ینی سینەما لەوێ تەنها هۆلیود نییە ئەجا دوایی بەشەکانی تری جیهان ئەگەر توانیمان بچینەوە سەری یابان چین ئەوانە زۆر گرنگن زۆر جیاوازن پۆستەرەکانیان جیاوازن و بتوانێتکە توانیشمانی تر بە پێی پێویست چەندێک بتوانین قسەی لەسەرەکەین و ئامادەکاری بۆکەین و حتمما هەمیشە جار لە دوای جار تۆزێک ستراکتۆری ئینەکان پەرە پێین ینی باشتر ئۆرگانیزەکەین و تۆزێک شلوشێەوەی تۆزێک هینی پێوە دیار بێ لەوانەیە لە سەرەتاکانە تۆزێک فەوزای پێوە دیار بێ بابەتەکان بەس محاولاکەین ستراکتۆرێکی باشتری بینێ و لایەن تیۆری باشتر بەهێزکەین من هیچم نییە و زۆر سپاسانەکەم میوانەکان ئەبێ بچم بە شوێن میوانەکانمە بریاکەوە لە لای منەوە دەستخۆشیت لێ یەکەم طبعا ئەم بابەتانە بۆ هەمووان پێویستە بۆ فلیم ساز بێ بۆ کەسانی ئاسایی بێت ئەوانی هەر کەسێک بێ فلیم دروستکە حەزی لێ بێ لە پۆستەر بێ لە هەر بوارێکیان نابێ ئەتوانێت سوود لە بەرنامەکانمان بینێ لە کۆتاییە ئازیزان دەستخۆشی لە ئێوەشەکەین بۆ بەشداری بە کۆمنتەکانتان بە سەرنجەکانتان بە دەستخۆشیەکانتان فلیم سازان هی ئێوەیە بە ئێوە ماوە و زۆر زۆر سوپاسی ئێوەشەکەین و هەموو ئەو ئازیزانی وەکو کاگڕێناس کە بەردەوام هاوکار بوونە و ئەم پێگەیە ئەم سەکۆیە ئەم پلاتفۆرمیان بە پێی خۆیەوە هێشتۆتەوە جارێکی کە دەستخۆشی لە هەر هەمووان و زۆر زۆر سوپاس و تا هەفتەی ئایندە هەمومان بەیەکە گەینەوە لەوانەیە چکەی بە پێزە